و ئەمڕۆژ لەم چوارچێوە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان دانیشتوین کە لێرە ئەیخەینە ڕوو بەبێ ئەوەی هیچ کولفەیەک کێشەی گرانی نرخی بنزین و منتوجاتی ترەکات. کۆی ئەو بەرهەمەی کە ئێستا لە نێوخۆدا بەرهەم دەهێنرێت بۆ زانینی خەڵکی کوردستان ئێستا نزیکەی 2 ملیۆن لتر ئینتاجی بنزین لە ناوخوا هەیە. لەگەڵ ئەو بنزینەی لە عێراقەوە دێت دەبێت کۆی بەرهەمەکە کۆ بکرێتەوە و دیاری بکرێت لایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە بە یەک سیستەم بە دادپەروەری لەژێر چاودێری وەزارەتی سامانە سروشتیەکان و پارێزگاکان بۆ سەرجەم بنزینخانەکان دابەش بکرێت کە تێکرا نزیکەی 3 ملیۆن لتر زیاترە. حاجەتی کوردستان بۆ بنزینی نۆرماڵ 4 ملیۆن و نیوە. ئێمە بەو بنزینەی کە ئێستا 2 ملیۆن لترە کە لە پاڵاوگەی کار بەرهەم دەهێنرێت لەگەڵ ئەو ملیۆن و هەشتای لەیەکی یانزەوە بێ بە ملیۆن و هەشتا ئەتوانرێت لە سەدا 65 بۆ هەفتای پێداویستی ناوخۆ بە نرخێکی شیاو دابین کرێت، نەک ئەوەی لە هەندێک شوێن 650 هەمان بنزین لە هەندێک شوێن 900 بڕێکی کەم بە 660 دابەش کرێ زۆرینە لە بازاڕی بۆرسا بە جوملە بە 680 بفرۆشێت. بۆیە بۆ ئەو بڕەشی ئەمێنێتەوە ئێمە کۆمەڵێک پێشنیاری ترمان کردووە، ئەم پێشنیارانە چارەسەری گرفتەکەیەکە. بۆ ئەو بڕێک کە ئەمێنێتەوە گفتوگۆکردن لەگەڵ عێراقا بکرێت بۆ پڕکردنەوەی ئەو کورتهێنانە. ئەمە یەکەم. دووەم، حکومەتی هەرێمی کوردستان خۆی هەموو هەوڵێک بدات بۆ زیادکردنی بڕی پاڵاوتن لە پاڵاوگەکانی ناوخۆ بۆ دابینکردنی نەوت و دابشکردنی نەوت و بنزین و دابشکردنی لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە. ئێستا حکومەت خۆی ئەوەی حکومەتە بەڕەسمی 25,000 پاڵێوێ لە پاڵاوگەی کار نزیکەی ملیۆنێک لتری هەیە، ملیۆنێک. بە بازرگانی هیترە پاڵێورێ، بەڵام ئەویش ئەبێ نابێ بخرێتەوە چوارچێوەی خەڵکی ترۆ، چکە منتوجی نەوتی خام و بنزین وامانە بێ مڵکی حکومەت بێ. ئەمە کۆی گشتی کۆی کەینەوە لەگەڵەوەی عێراقا 3 ملیۆن و شتێکە. بۆ پڕکردنەوە ئەکرێ ئەمە زیاتر کرێ بۆی کێشەکە سارەسەر بکرێت. پاشان هەر بازرگانێک لە شارەکانی دیکەی عێراقەوە بنزین یا نەوتی سپی هاوردەیە کات ڕێگەی پێ بدرێت و هەموو ئەو ڕێگریانەی کە هەیە لا ببرێت. پرسیارمان کردووە تەنیا بەم خاڵە جگە لە ڕێخستنەوەی 3 ملیۆنەکەی پێشووتر نرخی بنزین تا ڕادەیەکی باش لە نێوان 50 بۆ 100 دیناریەتە خوارەوە. سێ خاڵەکەی پێشووتریش جێبەجێ بکە بە دڵنیاییەوە کۆی نرخی بنزین دابەزێ. لەگەڵ حکومەتی عێراقا گفتوگۆ بکرێت بۆ ئەوەی بازرگانەکان بتوانن ڕێگەی بەسڕە و عێراق بەگشتی وەکو ترانزیت بەکاربهێنن بۆ هێنانی بنزین و هەر بەرهەمێکی نەوتی دیکە کە تێچووی گواستنەوە لەسەر بنزین و بەرهەمەکان کەمەکاتەوە. واتە لەبری ئەوەی بڕواتە ئێران و کرێی کەشتی و بەندەر و ئەمانە، یعنی عێراق کولفەندا ڕاستەوخۆ ڕێگە بدا کە ئێستا ئەم ڕێگەیە نییە. و هەر بازرگانێک لە دەرەوەی عێراق یا لە دەرەوەی هەرێمی کوردستان یا لە هەر شوێنێک ئەوێ بنزین بێنرێ ئەبێ مۆڵەت و ڕێگەپێدانی پێ بکرێ. و وەکو خاڵی خێراش پێشنیارمان کردووە بۆ هاتوچۆی گشتی کە تەکسی و پاس و ئەوانەیە ڕاستەوخۆ بڕیار بدرێ کۆمەڵێک بنزینخانەیان بۆ جیا بکرێتەوە بە نرخی مەدعوم بۆ ئەوەی ئەم قسانەیە ئێمە غەڵەت تەفسیر نەکرێ. ئێمە پشتیوانی دابەزاندن و هەرزانکردنی بنزینی نۆرماڵ و باشمان کردو ئەوەی پێویستی پێێتی، ئەوەی محەسەن ئەوێت ئەوە بابەتێکی دیکەیە کە زیاتر دیارە سیارە گران باکانتونەوە لە مەستۆی لە ئەرکی خۆیانە و داواشمان کردووە بە باج و ڕسوماتە بەگشتی بۆ بەرهەمە نەوتیەکان بکرێت. ئەم خاڵانە نەتیجەی زۆر لێکۆڵینەوەن پێویستی کرد وردەکاریەکەشی باسەکەین، هیوادارین ئەمانە بێتە قسەی پەرلەمان و قەراری پەرلەمانی و ئەمڕۆ بۆ ئەم خاڵانە بە تایبەتی بۆ کردنەوەی بازگەکان و بۆ ئەو 3 ملیۆن لترە بە یەک سیستەم، یعنی بە بەڵگە سەلمانمان بە ڕوونکردنەوە سەلمانمان و لە وەزارەتیش قەناعەتمان بۆ دروست کرد ببێ بە قسەی پەرلەمان دڵنیاییە دەینە خەڵکی کوردستان. پێشنیاری دقیق دروست بۆ چارەسەری ئەمەیە و بۆیە داوای پشتیوانی لە هەمووتانەکەین و سوپاس. بەڵێ بابەتی نەوتی سپی ئێمە لەگەڵ وزارەت گفتوگۆمان کرد، ئەوان گەیشتونە ئیتیفاقێک لەگەڵ عێراقا
کە ئێمە پێویستی ناوخۆین بە 258 ملیۆن لتری نەوتی سپیە. بڕیاریان داوە کە دابینی بکەن ئەگەر بڕەکەش بڵێن کەمتری بێ لە ناوخۆ پڕی دەکاتەوە. بەڵام لە ئەوەش لە هەمووی گرنگتر کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە کە دامی هاوڵاتیان بکات بۆ سوتەمانی نەوتی سپی، ئەویش لە ڕێگای ئەوە کە تێچووەکەی دەبێت بەپێی ئەوەی ینی هێنانی نەوتی سپی نەقلی لەسرە دەبێت بەرمیل بە 80,000 بێ، بەڵام حکوومەت هەوڵ دەدا کە 35 دلار لەسەر 35,000 لە ئەرکی حکوومەت بێ، ینی بڵێن برمی لە نەوتێک بە ئەوە بێ بە 55,000 دینار دەبێ. ئەمەش دامی حکوومەتی هەرمی کوردستان دەبێ. ئەمەش وەکو بڵێن هەواڵێکی دڵخۆشکەرە. و بابەتی غازی سروشتی لە 26 یان بڵێن ئەمڕۆ گرفتی ئەو کێشەیەکە لە کۆرمۆرە لە غازی قادرکەرم ئەوە چارەسەر دەبێ، هەوڵیش دەدەن کۆنتترۆلیکەن. ئێمەش هەندێک پیشنیاریشمان داوە بەوان کە بە زووترین کات لە ڕێگای مەسەلەن کۆنتترۆلی ئەوەکان بکەن، بڵێن کۆمپانیاکان دەبێ هەمووی یەک بخرێت، ناکرێت مەسەلەن کۆمپانیایەک بازرگانی بە غازی LPG بکرێت. ئەم بابەتەنە هەمووی ئێمە گفتوگۆمان کرد ئەمڕۆ لەگەڵ وەزیری سامانە سروشتیەکان و لەگەڵ ستافی وزارەت. اینجا ئەگەر برادەران فەرموو کاک سەرکۆ بڕیار بدەن. بەڵێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من سەرکۆ ئازاد بڕیاردەری لیژنەی سامانە سروشتیەکان، ئەوەی کە بەڕێزان سەرۆکی لیژنە و جێگری سەرۆکی لیژنە باسی چارەسەرەکانیان کرد کە بۆ چارەسەری نرخی گرانبوونی سوتەمەنی و بەتایبەت بۆ بەنزین و نەوتی سپی. بەڕاستی من لێرە ئەمەوێت حەقیقەتێک باس بکەم ئەگەر جەنابتان دەرفەت بن و وەڵامەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان ئەوەی کە ئێمە لێی تێگەشتوین بۆ ئەندامانی بەڕێزی پەرلەمان و بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بخێنە ڕوو. ئێمە دوای بەدواداچوونەکانمان بۆ پرسیگرانی بەنزین و نەبوونی نەوتی سپی لە ماوەکانی ڕابردوودا دوای ئەوەی 4 جار نووسراومان ئاراستەی وەزارەتی سامانە سروشتیەکان کرد بۆ ئەوەی کە بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان بانگێشتی لیژنەی سامانە سروشتیەکان بکەین و یا بێتە پەرلەمان لە هۆڵی پەرلەمانە ئەم کێشە و گرفتانە و چارەسەرەکانی ئەندامانی بەڕێزی پەرلەمان بخرێتە ڕوو. یەکێک لە خاڵەکان بەڕێز سەرۆکی پەرلەمان حەزەکەم بە جەنابتان بڵێم، بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان وتی هیچ نووسراوێک نەگەشتۆتە دەستی ئێمە بۆی ئامادە بن. ئەمە پرسیارێک بوو کە لای من دروست بوو، پێویستەکە جەنابتان بەدواداچوونکەن لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە سوپاسانەکەم. یەکێکە لە خاڵەکان ئێمە وەکو لیژنەی سامانە سروشتیەکان دوای ئەوەی کە بێئومێد بووین لەوەی کە وەزیری سامانە سروشتیەکان سەردانی لیژنەی سامانە سروشتیەکان کە لەبەرەوەی کە کێشە و گرانبوونی نرخی بەنزین کێشەیەکە بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان لە زاخۆوە تاکو کفری بەردەوامی هەیە، ئامادەی خۆمان پیشاندا وەکو لیژنە سەردانی وەزارەتی سامانە سروشتیەکان بکەین و لەگەڵ وەزیری سامانە سروشتیەکانە کۆ ببینەوە بۆ ئەوەی چارەسەر بکەین. پرسیاری ئەوە ینی ئەو حەلە بخەینە بەردەست، ئەو چارەسەرانە بخێنە بەردەست بتوانن چارەسەری ئەمە بکەین. لەگەڵ وەزیری سامانە سروشتیەکانە زۆر بەڕاشکاوی هەموو ئەندامانی لیژنە بە جیاوازی بیرروبۆچنەکانەوە تەکیدیان لەسەرەوە کردەوە کە دەبێت ئەم کێشانە چارەسەر بکرێت، یعنی هەمووی خەمی چارەسەرکردنی کێشەی هاوڵاتیانیان بوو. بەڵام ئەوەی کە یەکێک لەو گرفتانەی کە هاتوتە بەر چارت بۆ گرانبوونی سوتەمەنی لە بازارەکانە چەند کێشە و گیر و گرفتێک بوو، باسمان کرد لەگەڵ وەزیری سامانە سروشتیەکانە. وەزیری سامانە سروشتیەکان باسی وەکرا کە کۆمپانیای کار کە 1 ملیۆن لیتر بەنزین بەرهەمە هێنێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و ملیۆنێکی تریش لە ڕێی بازرگان، یعنی لە ڕێی ئەوەی کە حکوومەتی عێراقی دابینێکە لە ماوەکانی ڕابردووە وەزارەتی سامانە سروشتیەکان لە کارەوە وەریگرتووە. ئەمە 2 ملیۆن و ملیۆنێکیش بە ڕێگەی بازرگانی لەوەی کە نەوتی خاو کۆمپانیای کار
دابینێکە ئەم 2 ملیۆنە کە لە ناوخۆیە بازاری ناوخۆیە واتە جگە لەو بەشەی کە بەغداد دەینێرێت 2 ملیۆن بوو بەداخەوە ئەوەی کە ئێمە تێبینیمان کرد ینی بەشێک لە ینی هیچ بەدواداچوونێک نەبوو بۆ ئەو بەشە بازرگانی کە کۆمپانیای کار لە بازارەکانە ئایفرۆشێت و بە نرخێکی گران و ئێمە وەکو لیژنە داوامان کرد کە پێویستەکات نرخێکی دیاریکرا و دابنرێ بۆ ئەو 3 ملیۆن لیتر بەرمیلەی کە ڕۆژانە لە بەرهەمەیانرێ. ئیکە لەو کێشانەی کە ئێمە باسمان کرد یان ئەوانەی کە ئێمە لەگەڵ بەڕێزی وەزیری سامانە سروشتەکانە باسمان کرد ماوەی 3 ساڵە بۆ 3 ساڵ لەماوەکانی ڕابردووشتان بۆیە حکوومەتی عێراقی لە مانگێکدا یاخود لە ڕۆژێکدا 5 بۆ 6 ملیۆن بەرمیل نەوت بەرهەمەهێنێت و ڕۆژانە ئێنێتە دەرەوە 800,000 داتە پاڵاوگەکان بۆی کە بەکاری بهێنەوە بۆ ناوخۆ پاڵپشتی نرخەکە بەڵام ئێمە ڕێژەی بەرهەممان لەم کاتەدا ئەمڕۆ 410 بۆ 420,000 بەرمیلە کەواتە یعنی جیاوازەکە بەم جۆرەیە 20,000 و 800,000 لە پاڵەمەدا نەناردنی بنزین لە دەرەوە بەشێکی پەیوەندی بەو بەرزبوونەوە هەیە کە لە جیهاندا لە نرخی بنزین و سوتەمەنی هەیە چونکە ئێستا نرخی بنزین سەر و یاخود نرخی نەوت سەر و 80 دلار ئەمە ڕاستەوخۆ جیاوازی دروستەکە لەگەڵ ئەو کاتێک کە نرخی نەوت بە 50 دلار و 45 دلار و 60 دلار بۆ تاو کاتەش بۆیە لە بۆرسەی جیهانیشدا نرخ گۆڕانکاری بەسەر هاتووە سەبارەت بەو کەسانەی کە بازرگانن یان هەر سیفەیەکی دیکەیان هەیە هەرێمی کوردستانە داوایەوە کەم ڕێگەیان پێ بدرێت سوتەمەنی بهێنن ئەوان وتیان کە ئێمە مەمنونی و کەسەشە بینەگەر بەو نرخە هەرزانانەی کە باسەکەن بنزین بهێنە کوردستانەوە بەڵام بەپێی کوالەتی و مەرجی حکوومەتی هەرێمی کوردستان نەک داوای مادەیەکی ژەهراوی یان شتێکی دیکە بکرێت کە زیانی بۆ سەر تەندروستی خەڵک و ئێمە لە لیژنەی سامانە سروشتیەکان چەندین راپۆرتمان بۆ هاتووە لەسەر MTBE لەسەر چەند مادەیەکی دیکە کە بەڕجاو تکاوێکێک لەوانە کاک عەلی زۆر هاواری کردووە لەسەرم بابەتە ڕێگری بکرێ پەیوەندیان بە شێر پەنجەوە هەیە پەیوەندیان بە توشبوونی نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسەوە هەیە ئافرەتانی دووگیانەوە هەیە نەخۆشیەکانی پێستەوە هەیە هەموو ئەم کاریگەری خراپانەی هەبووە ئەم لیژنەیە لەوانەیە ینی چەندین راپۆرتی ناردووە حکوومەت لەسەرم بابەتی تاوەکو ڕێگری لێ بکرێت ئێستا ناکرێت تۆ داوا بکەیت بڵێ کە ئەم مادەیە بۆ من بنێردرێت بۆی کە من بنزینی پێ دروست بکەم گۆتاشت لەو پێشنیارانەی کە لیژنە پێشکەشی بەڕێزان لە وەزارەتی سامانە سروشتیەکانیان کردەوە بوو کە ئێمە وتمان دەمانەوێت بە قسەوە بچینە دەرەوە لەم شتانەی کە وتوتانە چەندی جێبەجێ دەکرێت چەندی بە قەڵەمی بەڕێز جەنابی وەزیر بە قەڵەمی جەنابەت جێبەجێ ئەکرێت ئەمە بۆ ئێمە گرنگە و ئەم وەڵامە گرنگە ئێمە بێنەوە بە خەڵک نەک هیچ تەفاسیل و وردەکارێکی دیکە ئەگەر پرسیارمان هەبێ لەبارەی نرخی نەوت و هەندێک شتی دیکەەوە ئەکرێ ئەوان بێنە لیژنەوە لەسەرم بابەتانە قسەیان بکەین بەڵام ئێمە ئەمڕۆ بۆ نرخی بنزین و نەوت و غاز چوونێتە ناو وەزارەتی سامانە سروشتیەکانەوە لەبارەی ئەو پێشنیارێک کە ئێمە پێشکەشمان کرد نرخی بنزینی تاکسی و پاس ئۆتۆمبیلانی هێڵە گشتیەکان ئەمە زۆر گرنگ بوو بۆ ئێمە چونکە خەڵک ئەوانەی کە تاکسی و پاس بەکارهێنێت بەشێکی قوتابی زانکۆیە بەشێکی خەڵکی فەقیر و ژارێکە ئۆتۆمبیلی نییە وتوانای ئەوەی نییە کە بە ئۆتۆمبیلی خۆی هاتوو چۆبکە بێگومان کاتێکە نرخی بنزین بەرز بێتەوە شۆفێری ئۆتۆمبیلەکەش لەگەڵ یان نرخەکە لەسەر شانی خەڵک زیاد دەکات بۆیە داوامان کردوکو هەنگاوی یەکەم ئەم کارە ئەنجام بدەن و بەڵێنیەوەیاندا کە ئەمە بکەن کەواتەمە چارەسەرە و ئێمە بەبێ ئەنجام نەگەڕاوینەتەوە لەبارەی دەواازە یاخود بازدەکانی ناو شارەکانی هەرێمی کوردستان بەڵێنیاندا کە بە زووترین کات هەم لەگەڵ بەڕێز جەنابی سەرۆک وەزیران هەم لەگەڵ وەزارەتی ناوخۆ قسەکەن بۆی کە لەوێشەوە ڕێگە بدرێت بنزین بهێنرێت ئەمەش دیسان چارەسەرەکە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەگەر جێبەجێ بکەن لەماوە هەفتەی داهاتوە تەسەورەکەن کە نرخی بنزین بێتە خوارەوە بەپێی ئەو ڕێکەوتنەشی کە لەگەڵ حکوومەتی عێراقی کردویانە حکوومەتی عێراقی بڕیاریان داوە کە ئەو بۆشایە پڕکەنەوە کە کورتێنانە لە پێداویستی هەرێمی کوردستانە هەیە بۆ سوتەمەنی ئەگەر ئەوانیش پابەند بن بە بڕیارەکەی خۆیانەوە دیسانەوە دۆخی بنزین ئاسایی ئەبێتەوە لە بیریشمان نەچێت ئەوان وتیان کە لە هەرێمی کوردستان ئێستا 1,250,000 ئۆتۆمبیل ڕۆژانە ئەجوڵێن و بەکارەهێنرێت لە پاڵ ئەمدا نزیکەی 97,000 ئۆتۆمبیلی کرێ و ئۆتۆمبیلی گواستنەوەی خەڵکن کە ئەمە ڕێژەیەکی زۆر بەرزە و بەرزترە لە ستانداردی زۆربەی وڵاتانی جیهان کە چڵی دانیشتوانیان زۆر لە هەرێمی کوردستان زیاترە بەڵام ڕێژەی زیادی ئۆتۆمبیلیان ئەوەندە نییە هەموو ئەمانە کاریگەری هەبووە لەسەرەمە بەڵام
ئەگەر بێت و دیسانێڵێمەوە پاڵپشتی ئەو پێشنیازانەی لیژنە بکرێت ئەو بەڵێنانی کە بە ئێمە دران بۆ جێبەجێکردنی پێشنیازەکانمان ئەگەر ئەنجام بدرێن لە ماوەی هەفتەیەکی دیکەیە گۆڕانکاری بەرچاو لە نرخی بنزینە بینین و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بە ناوی خۆی گەورە دیارەوەی کە هاوڕێیانم باسییان کردن ناچمەوە سەری بەڵام لە میانی ئەو پێشنیازانەی کە ئێمە دامان بە وەزارەتی سامانە سروشتیەکان بە پێچەوانەوە گەر جێبەجێ بکەنەوە گوێ لە راپۆرتەکە بگیرێت لە ماوەی هەفتەی داهاتووە نرخی بنزین بە شێوەیەکی بەرچاوێتە خوارەوە بۆ چارەسەر هەیە بۆ جەنابی سەرۆکوەزیران لەم پرسەدا خۆی لەسەرخەتەوە زۆر بەجددیش داوای لە وەزارەتی سامانە سروشتیەکان کردووە بەڕێز وەزیر ئاماژەی بۆەوە کرد کە ئێمە پاڵپشتی پێشنیارەکانی وەکەین و خۆشمان ئێمە لەسەر خەتی بۆی کە ئەم مشکلەیە چارەسەر بکەین چونکە کێشەی هەموو خەڵکێکە وەزانی بارگرانی بۆ سەر شانی خەڵکی کوردستان دروست کردووە. لەوانەیە پرسیارێک لەلایەن هەمووتانەوە خەڵکی کوردستانیشەوە دروست بێت بۆچی لە شارەکانی خواردوعراق و هەتا ئەو شارانەشی کە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارەی هەرێمن نرخی بنزین بە 450 دینارە و لە هەرێمی کوردستاندا ڕێژەکە تقریباً 600 دیناری جیاوازە. ئێمەژەم پرسیارەمان کرد لە وەزارەت کە بۆچی ئەوە ناتوان بەم نرخە بیدەن بۆچی ئێوە ناتوانن ئەگەر کەمێک سەر لەم نرخەش بیدەن. جوابەکە ئەمەیە کە حکوومەتی عێراقی خۆی ڕۆژانە بە 800,000 بەرمیل نەوت پاڵپشتی بەرهەمهێنانی یاخود بەکارهێنانی ناوخۆی ئەکات لە کاتێکە ئێمە تەنها توانای پاڵاوتنی 20,000مان هەیە و لەم 20,000 بەرمیلە زیاتر حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بیدات. ئەگەر بیدات کاریگەری لە کواڵەتی نەوتەکات کە ئەچێتە بەندەری جیهانە فرۆشێت و هەروەها کاریگەری لەسەر موچە و ینی دابەزاندنی ڕێژەی فرۆشی نەوتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئەو ڕەداهاتە بێت کە ئەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان. بۆیە حکوومەتی عێراقی لە مانگێکدا یاخود لە ڕۆژێکدا 5 بۆ 6 ملیۆن بەرمیل نەوت بەرهەمەهێنێت و ڕۆژانە ئەینێنێتە دەرەوە 800,000 دەداتە پاڵاوگەکان بۆی کە بەکاری بهێنەوە بۆ ناوخۆ پاڵپشتی نرخەکە. بەڵام ئێمە ڕێژەی بەرهەممان لەم کاتەدا ئەمڕۆ 410 بۆ 420,000 بەرمیلە کەواتە یعنی جیاوازەکە بەم جۆرەیە 20,000 و 800,000 لە پاڵەمەدا نەناردنی بنزین لە دەرەوە بەشێکی پەیوەندی بەو بەرزبوونەوە هەیە کە لە جیهاندا لە نرخی بنزین سوتەمەنی هەیە چونکە ئێستا نرخی بنزین سەرو یاخود نرخی نەوت سەرو 80 دلار ئەمە ڕاستەوخۆ جیاوازی دروستەکە لەگەڵ ئەو کاتێک کە نرخی نەوت بە 50 دلار و 45 دلار و 60 دلار و تا ئەو کاتەش بۆیە لە بۆرسەی جیهانیشدا نرخە گۆڕانکاری بەسەر هاتووە. سەبارەت بەو کەسانەی کە بازرگانن یان هەر سیفەیەکی دیکەیان هەیە لە هەرێمی کوردستانە داوایەوە کەن ڕێگەیان پێ بدرێت سوتەمەنی بهێنن ئەوان وتیان کە ئێمە مەمنونیە و کەسەشە بینەگەر بەو نرخە هەرزانانەی کە باسەکەن بنزین بهێن لە کوردستانەوە بەڵام بەپێی کواڵەتی و مەرجی حکوومەتی هەرێمی کوردستان نەک داوای مادەیەکی ژەهراوی یان شتێکی دیکە بکرێت کە زیانی بۆ سەر تەندروستی خەڵک و ئێمە لە لیژنەی سامانە سروشتیەکان چەندین راپۆرتمان بۆ هاتووە لەسەر MTBE لەسەر چەند مادەیەکی دیکە کە بەڕجاو تکاوەی کێگەوانە کاکعلی زۆر هاواری کردووە لەسەر ئەم بابەتە ڕێگری بکرێت پەیوەندیان بە شێرپەنجەوە هەیە پەیوەندیان بە توشبوونی نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسەوە هەیە ئافرەتانی بیجانەوە هەیە نەخۆشیەکانی پێستەوە هەیە هەموو ئەم کاریگەری خراپانەی هەبووە ئەم لیژنەیە لەوانەیە ینی چەندین راپۆرتی ناردووە حکوومەت لەسەر ئەم بابەتە تاوەکو ڕێگری لێ بکرێت. ئێستا ناکرێتەوە داوا بکەیت بڵێیت کە ئەم مادەیە بۆ من بنێردرێت بۆی کە من بنزینی پێ دروست بکەم. کۆتاشت یعنی ئەمڕۆ برادران لەگەڵ وەزیری مناقەشەمان کرد لە 406,000 بەرمیل بەرهەمی ڕۆژانە بوویتە 430,000 بەرمیل یعنی تانیا 402,000 بەرمیل ڕۆژانە هەناردەکرێت لۆ دەرەوە بەرهەمی نەوتیەکەی هاتەوە خوار. کۆمەڵە پێشنیار ئێستا لەسەری لۆمان دەنێرن. پێشنیارێکی دەرمان کرا پێشی ئێستا بە ڕێگای ترانزیت لە ڕێگای ئیرانەوە داخل دەبوو لۆ هەرێمی کوردستان پێشنیارمان کرد وەکو هەموو ئەندامی لژنەکەی کو ڕێگا بە ترانزیت لە بەسڕەوە داخل ببێت بەرەو هەرێمی کوردستانی بێت وەڵامی بەغا دیسان دەڵێت من ڕێگا نادم هیچ
بە هیچ شکلێکی سوتەمەنی بەرەو هەرێمی کوردستان بەڕێگای عێراقەوە بچێت. چارەسەری ئێمە ئەوە ئێستا 1 ملیۆن لەترەکەی ئینشاءالله دابین ئەکرێت لە عێراقەوە دێت ئەو سوتەمەنیە مەحەلی و پاڵەوگاکە هێنن ئینتاجی خۆیان ئەکەن و وەزارەتی وعدی بە ئێمەدایە کنترۆلی نرخی بکات ئەوێ لە هەمووی گرنگتریش یاسای ژمارەی 3 ساڵی 2021 لە ئەم پەرلەمانە دەرچووە پێشنیارمان کرد و هەموو بازرگانەکان بەپێکەوە بە موجەبی ئەو ڕێنمایە و ئەو کوالەتیە سوتەمەنی بتوانن بازارێکی نوێ بەدیلی ئیران لە ئێمە پێیا ببێت داتوانن ئەو فەراغی لە ناو هەرێمی کوردستاندا پڕ بکرێت. زۆر سپاس. سپاس. کاکاروان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر سپاس. طبعاً وەکو هەواڵانم باسییان کرد لە لژنەی سامانە سروشتەکانەوە مدەیەکی زۆرەکە بە دوواداچوونێکی وردمان لەسەرم پرسانە کردووە. چاوەڕێی بەپی پێڕەوی ناوخۆی بێت. بەڵێ زۆر سپاس. ئێمە هەر داواکاریە کرابێ بۆ بانگشتی وەزیر بۆ هەر بابەتێک ئێمە دڵنیاین لەوەی کە ئێمە لێرە نردومانە چکە هیچ حاڵەتێکمان لا نییە ئێمە یاداشتەکەمان لای خۆمان هەڵگرت بێ و مهمەوەی ئێوە ئەمڕۆ وەزیرتان بینیەوە و نەتیجە مهمە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانەوێ قسە بکا با بفەرمێ دەست بەرزکاتەوە بەسەر چاوکار بکە ئێستا وەردەگرن تا ناوەکان نووسێ باش ئەو بەڕێزانە یانەوێ قسە بکەن فەرموو ناویان بنووسن کاک بەختیار فەرموو جەناب. زۆر سپاس بە ناوی خوای گەورە میهرەبان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم باشە لە دەستپێکی ئاماژەبەوەی بکەم ئەگەری سەرەکی بەرزبوونی نرخی پانزین و سوتەمەنی ئەگەرەکەی چییە لە هەرێمی کوردستان پێش 20 ڕۆژ ئەو ئەزمە دەست پێ کردیە بەرزبوونی نرخی پانزین و غاز کۆمەڵک ئەگەری سەرەکی هەنا وەکو پێداویستی ڕۆژانە لە هەرێمی کوردستان 6 تا 6 ملیۆن و نیو لەتری پانزین هەیە ڕۆژانە هەندێکیان عادیە هەندێک محەسەنە و هەندێکشیان سوپەرە. بریارێک لە وڵاتی ئیران دەرچوو 3 ملیۆن لەتر ڕۆژانە لە ئیرانەوە داخل دەبوو لە هەرێمی کوردستان بریار دەرچوو لە حکوومەتی ئیرانەوە و هەناردەکردنی سوتەمەنی دەروەی وڵات قەدەغە کرا. ئەوەک یەک بوو لە ئەگەرەکانی سەرەکی پانزین بە تەواوەتی ناگەهاتە بازاری مەحەلی هەرێمی کوردستان بابەتی دووەم 1 ملیۆن لەتر لە عێراقەوە دەهات ئەویش تقریبان ئەوە 15 تا 20 ڕۆژە حکوومەتی عێراق ئەو بڕە ملیۆن لێترای ڕاگرتیە بابەتی سیەم سەبارەت بە پانزینی محەسەن و سوپەر لە دەرەوە دەهات هەمومان دەزانن نرخی نەوتی خام بەرز بوویتەوە بوویتە ئەگەری ئەوەی نرخی پانزین لە هەرێمی کوردستان بەرز بووتەوە. ئێمە وەکو لجنەی پەیوەندیدار پەیوەندیمان لەگەڵ وەزارەتی سامان و سروشتیمان کرد کۆمەڵک پێشنیارمان هەبوو تەرحیبەکی زۆر باشیش هەبوو لە کوتلەی وەزاری بەخۆی پێشنیاریمە بەرچاویان وەرگرت بەڵام کێشەکەی سەرەکی هەمومان دەزانن ئێمە لە قەیرانەکی دارایی دەنا پێشنیارێک مەسەلەمان هەبوو پاڵاوگای حکوومەت بەخۆی هەبێت لە هەرێمی کوردستان بەڵام پاڵاوگای مەحەلی پێویستی بە 4 تا 5 میلیارد دلاری هەیە ئایا ئەو ئیمکانیەتە لە بەردەست هەیە ئێستا پێویستیمان بە وەزارەتیمان گوت 25,000 بەرمیل ڕۆژانە بکرێت بە 50,000 بەرمیل داکو بتوانن پانزین و سوتەمەنی بە شێواکی گشتی لەو پاڵاوگای ناوخۆی وەربگرن بە سعرەتی مەدعوم بدنە خەڵکی خۆمان بەڵام ئایا ئەو هەندە بەرهەممان هەیە لە هەرێمی کوردستان بتوانن ئەو خامە زیاد بکرێت بتوانن بدنە بەو پاڵاوگای مەحەلی تاکید وەڵامەکەی نییە یعنی ئەمر و برادران لەگەڵ وەزیری مناقەشەمان کرد لە 406,000 بەرمیل بەرهەمی ڕۆژانە بوویتە 430,000 بەرمیل یعنی تانیا 402,000 بەرمیل ڕۆژانە هەناردەیە کرێت لە دەرەوە بەرهەمی نەوتیەکەی هاتەوە خوار. کۆمەڵە پێشنیاری دیترمان هەبوو و بەڕێز وەزیری سامان و سروشتیەکان تەنسیق لەگەڵ حکوومەتی مرکزی بەغا قەسە بکرد لە بەرهەندێک بابەت هەنە سیادیە و مافی هەوڵاتی هەرێمی کوردستانە
پێشنیار کراوە و نەوتی خامی عێراق بە سعرێکی مەدعومان بدەتێ یانی سوتەمەنی بە سعرێکی مەدعومان بدەتێ وەڵام لە عێراقەوە هات گوتی ئێمە نە نەفتی خامتان دەدنێ نە ڕێگا دەدنێ بەرهەمی ناوخۆی زیاد بکەن نە سوتەمەنی و بەرهەمەکانیش پێدان ئەدرن بە سعری مەدعوم جگە لەو ملیۆن لەترەی ئەو اتفاق کرا بۆ پێشی ئێستا لەسەری لۆمان دەنێرن پێشنیارێکی دەرمان کرا پێشی ئێستا بە ڕێگای ترانزیت لە ڕێگای ئیرانەوە داخل دەبوو لۆ هەرێمی کوردستان پێشنیارمان کرد وەکو هەموو ئەندامی لجنەکەی کو ڕێگا بە ترانزیت لە بەسڕەوە داخل ببێت بەرە و هەرێمی کوردستانی بێت وەڵامی بەغا دیسان دەڵێت من ڕێگا نادم بە هیچ شکلێکی سوتەمەنی بەرە و هەرێمی کوردستان بە ڕێگای عێراقەوە بچێت چارەسەری ئێمە ئەوە ئێستا 1 ملیۆن لەترەکەی ئینشاءڵڵا دابین ئەکرێت لە عێراقەوە دێت ئەو سوتەمەنیە مەحەلی و پاڵەوگاکە هێنن ئینتاجی خۆیان ئەکەن و وەزارەتی وعدی بە ئێمەدایە کنترۆلی نرخی بکات ئەوێ لە هەمووی گرنگتریش یاسای ژمارەی 3 ساڵی 2021 لە ئەم پەرلەمانە دەرچووە پێشنیارمان کرد و هەموو بازرگانەکان بەپێکەوە بە موجەبی ئەو ڕێنمایە و ئەو کوالەتیە سوتەمەنی بتوانن بازارێکی نوێ بەدیلی ئیران لە ئێمە پێیا ببێت داتوانن ئەو فەراغی لە ناو هەرێمی کوردستاندا پەر بکرێت زۆر سپاس سپاس کاکاروان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر سپاس طبعاً وەکو هەواڵانم باسییان کرد لە لژنەی سامانە سروشتەکانەوە مدەیەکی زۆرەکە بە دوواداچوونێکی وردمان لەسەرم پرسانە کردووە کە ڕەنگە پرسیاری زۆر زدیشمان ڕاستە کرابێتەوە لەوەی کە نرخی سوتەمەنی ڕۆژان لە هەرێمی کوردستان سەرباریەوەی کە هەرێمی کوردستان خۆی خاوەنی نەوتێکی زۆرە کە بۆچی ناتوانین نرخی سوتەمەنیدا ببەزێنین بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە سێ کێشەی ئەساسیمان هەیە چوارەمینیان کێشەیە کە پێوەستە بە پەرلەمانی کوردستانەوە کە یاسای ژمارە 3 ساڵ 2021 کە بەداخەوە تا ئێستا ڕێنمایی بۆ دەرچووە نە بە هیچ شێوێک جێبەجێ دەکرێت ئەو احتیکارێکی ئێستا لەو مەجالدا دەگوزارێت خۆی لە ئاساسا بەو یاسایە چارەسەر دەکرێت بەڵام بەداخەوە یاساکە تا ئێستا تەفعیل نەکراوە و من نازانم بۆچی وەزارەت و هەرچەند پرسیاریشمان ڕاستە کردەوە کوڕەکاری پەرلەمانی و پێڕەوی خۆمان نازانم بۆچی ئەم یاسایە تا جێبەجێ نەکراوە نقطه یەکەم وەکو هەواڵانیشم باسییان کرد مەسەلەی بنزینە مەسەلەی بنزین چەند کێشەیەکی هەیە کە بەشێکیان بەڵێ بۆرسەیە بەڵام ئەمە حەلی هەیە و لە هەمان کاتیشدا کێشەی ناو خۆیمان هەیە کە احتیکار و مۆنۆپۆل کراوە و لە هەمان کاتیشدا ئەوەی کە دەپاڵەورێت لە پاڵەوگەی کار بەشێکی ملیۆنێکە ئەو 2 ملیۆنی تری تا ئێستا ناڕوونە چۆن بتوانین تەنزیم ئێمە بکەین بۆی چارەسەری بەشێک کێشەی ناو خۆی هەرێمی کوردستانی پێ بکەین من پێم وایە چارەسەری گرنگ هەیە کە ئێستا حکوومەت هەرێمی کوردستان بە زووی توان دەستی بۆ بات هەم کەمکردنەوەی بات زۆرەگەدان بەداخەڵبوونی بنزین وەکو هەواڵانم ئاماژەیان پێ دعمی ئەو سایق پاسانە بکات بە قستی مانگانە بێت یا ساڵانە بێت جۆری پاسی تازە بێنێت بۆی خەڵک زۆر اعتیماد نەکاتە سەر ئۆتۆمبیلە تایبەتیەکانی خۆی ئەم ئۆتۆمبیلە تایبەتیانە خواستی بنزینی زۆرتر ئەوێت لەوەی کە پاسێک 20 نەفەر بارکە یا 20 سیارە لەسەر شەقام بێت ئەمە یەک دووەمیان حکوومەتی هەرێمی کوردستان یعنی نەیتوانێت تا ئێستا لە ڕێوە بەرهێنەرەکانەوە پاڵاوگە دروستکە گەر خۆشی توانای دروستکردنی پاڵاوگەینێ ینی ئەوەنەی بایەخ دراوە بە مۆڵی بەرز و بە ئوتێلی 5 ئەستێرە و بە هەندێک بینای بەرز کە هیچ خەڵکێک و هیچ هاوڵاتیەک لەوانەی ئێمەمانانیش بۆ ساڵی جارێکیش نەتوانین بچینە ناوی و هیچ سوودێکی بۆ خەڵک نێ بەگشتی باخی بەوە نەداوە هەم پاڵاوگەیەک دروست کاکە ببێتە هۆی ئەوەی کە هەلی کاریش بۆ خەڵک بڕەخسێنێ هەم پێداویستی سوتەمەنیش بۆ خەڵکی کوردستان بەرهەم بێنێ ئێمە لە ماوەی ڕابردوو لەگەڵ کاک بەڵێنا سەردانی کۆمپانیاکمان کرد ئەو کۆمپانیایە گرفتی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی نایەتێ پاڵاوگەکەی حازرە لە شاری سلەیمانیە پاڵاوگەکە بۆیە ئێمە هەر لێرەوە داوا ئەکەین بەڕاستی گرفتی ئەو کۆمپانیا لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە چارەسەر بکرێت و نەوتیان بۆ دابین بکرێت و ئەوانە بتوان ئەو پاڵاوگەیە کارا بکەن بۆی ئیشەکانی خۆیان جێبەجێکەن من زۆر سپاسدانەکەم. بەڵێ سپاس کاک لوقمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بابەتی سوتەمەنی بابەتێکە ساڵانە دووبارە بێتەوە ئەومە پەیوەندی ڕاستەوخۆشی بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوە هەیە بە دیاریکراوی بابەتی بنزین بابەتێکە کە کاریگەری لەسەر نرخی شتومەک و کاڵاش لە هەرێمی کوردستان دروست کردووە
ئەو ڕێکارانەی کە حکوومەت باسی ئەکا مدەتێکە بۆ چارەسەرکردنی قەیرانی بنزین تاکو ئێستا هەنگاوێکی دڵخۆشکەری نهێشتووە خەڵک ئەپرسێ و ئێمەمانانیش ئەپرسین کە ئێمە لە هەرێمی کوردستان خاوەنی دوو پاڵاوگەی زۆر گەورەین بە ناوی پاڵاوگەی کار و قەیوان کە هەردووچیان لە ئێستادا نەوت و بنزین بۆ حکوومەتی عێراقی ئەپاڵێون باشە ئێمە تا پێداویستی ناو خۆمان هەبی کێشە و گرفتی هاوڵاتیانی خۆمان هەبێ من بۆ بچم نەوت و بنزین بۆ حکوومەتی عێراقی بپاڵێەوە لە حاڵەتێکدا کە ئێستا برادرانی لیژنەی سامانە سروشتەکان باس لەوە ئەکەن کە حکوومەتی عێراقی ئامادە نییە و ڕێگەنادا بە ڕێگەی ترانزێتیش بنزین بهێتە ناو هەرێمی کوردستان ئەی ئەم دوو پاڵاوگایە ئیشیان چییە ئەی وەزارەتی سامانە سروشتەکان ئیش و کاری چییە ئەگەر نەوتی پێویست دابین نەکا بۆ ئەو دوو پاڵاوگەیە لە ئێستادا وەزیری سامانە سروشتەکان زۆرترین قسەی کردو ئەو فترەیە بەڵام لە ڕاستیدا هیچ هەنگاوێکی کردارەکی نەناوە ئەمە پرسیارێکە لای ئێمە و ئەرچی ئێمە شەوەکو نوێنەرانی خەڵکی کوردستان لەسەر ئەم پرسە بوەستین بابەتێکی تر بابەتی نەوتە بابەتی نەوت بابەتێکی گرینگە من خەڵکی ناوچەیەکم ناوچەیەکی سەرسنووریە بەڕێز وەزیری سامانە سروشتەکان ئەڵێ خۆم سەردانی هەموو ماڵێکەکەم و لە ماڵەکانەدا من داوەتی ئەەکەم و بانگشتێکەکەم بچین سەرێک لە باڵەکایەتی و لە بناری قەندیل بدەین بزانین هاوڵاتیەک ماڵێک بە 200 لیتر نەوت ئەتوانێت ساڵ بەڕێکە پێویستی بە 1000 لیترە ماڵێک ئێستا نرخی بەرمیل نەوتی سپی بە 180,000 دینارە لە بازار چۆن هاوڵاتیەکی بەستە زمان لەسەر ئەو سنوورانە نەکاری لێ نەکاسبی لێە نەژیانی لێ چۆن بتوانین نەوت دابین کە ئەمە وای کردووە خەڵک پەنا بباتە بەر بڕینی دار ئێمە لێ ڕەوار و سەوزاییشمان وێران کرد بۆیە لە ڕاستیدا ئەمە پرسێکە پێویستی ینی کات هەڵناگرێ ئێمە لە حاڵەتێکدا بەتایبەت نەوتی سپی 4 مانگ پێویستیمان پێوەستان ئەی حکوومەت لەو مدە زۆرەی لە مدەی هاوین و بەهار وەزیفەی چی بووە کە خۆی ئامادە نەکا بۆ زستان لە ڕاستیدا ئەمانە پرسی گرنگن و هاوڵاتیان ناحەقنی کە گلەیی بکەن و لای ئێمەش ئێمەمانان ئەو پرسیارانەی کە ئاراستەی حکوومەتەکەین و وەڵامەکان وەڵامی مقنعکردنی بەڵێ کاکەسگار بەڕێسەرۆکی پەرلەمانی کوردستان سەبارەت بە چارەسەرکردنی گرفتی سوتەمەنی لەبەر ئەوەی ئێمە هەرێمێکین نەوت دەنێرینە دەرەوە پێویستە لە ناوخۆدا ئەم بابەتە چارەسەر بکرێت ئەویش بەوە دەکرێت کە بڕێک لە نەوتی خاو بەشی پێداویستی هاوڵاتیان لە جۆرەکانی سوتەمەنی بدرێت بە پاڵاوگە ناوخۆیەکان بە نمونە پێویستی هەرێمی کوردستان بنزین نزیکەی 6 ملیۆن لیترە بنزینە بۆچی حکوومەتی عێراق دەتوانێت پێداویستی هاوڵاتیانی خۆی لە جۆرەکانی سوتەمەنی دابین بکات لە هەرێم ئەم کارە ناکرێت بەڕێسەرۆکی پەرلەمان هەروەها پێویستە یاسای ژمارە 22 لە ساڵی 2007 یاسای نەوت و گاز جێبەجێ بکرێت بە تایبەتی مادەکان کە باس لە پێکێنانی 4 کۆمپانیا دەکات بۆ دۆزینەوە و دەرهێنانی نەوت بە بازارکردن و فرۆشتن و پاڵاوتنی نەوت دەکات بۆ ئەوە کۆمپانیا دروست نەکراوە بەڕێسەرۆکی پەرلەمان ئەنجومەنی باڵای هەرێمی نەوت گاز کە پێک دێن لە سەرۆکی حکوومەت و جێگر و وەزیری دارایی وەزیری سامانە سروشتەکان و وەزیری پلاندانان بۆچی ئەم ئەنجومەنە تا ئێستا کۆنە بۆ تۆ بۆچی لەم خەیرانە بێدەنگام بەڕێسەرۆکی پەرلەمان یاسای بودجێ عێراق ساڵانە نرخی سوتەمەنی جێگیر دەکات بە نزیکەی بە 450 دینار چۆن بۆ 1 ملیۆن لیتر دەدرێت بە هەرێم و نرخەکەی کراوە بە 650 دینار و ئەو بابەتەش چارەسەری گرفتی سوتەمەنی ناکات سواس بەڕێسەرۆکی پەرلەمان بێگومان ئەبێ بە ڕاشکاوی لە سەرکەرتی بنزین و نەوت بدوێن و ئەو بەشەی کە نەوتراوە تا ئێستا بیڵێن بۆی کە خەڵکی هەرێمی کوردستان باش بزانێ کە بۆچی نرخی بنزین ئاوای لێ هاتووە 3 پاڵاوگە هەیە لەم هەرێمی کوردستانە یەکێکیان نەوت لە سووریاوە وەرئەگرێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ ئێمە ئاگامان لێ نییە چییە و چی ناکا کە ئەوە پاڵاوگەیە کە مجازە بە ڕەسمی لە هەرێمی کوردستان کارەکە پاڵاوگەیەکی ترمان هەیە ئەو بەشێکی ئیش بۆ عێراقەکە بەشێکی 25,000 بەرمیل وەرەگرێ لە حکوومەتی هەرێمی نەوتی هەرێمی کوردستان بە ڕەسمی کە داهاتەکەی کەس نازانێ ئەو 25,000 بەرمیل نەوتە کەس نازانێت داهاتەکەی بۆ کێیە پاڵاوگەیەکی ترمان هەیە ئەویش ئیش بۆ عێراقەکە لە کاتێکە 2 پاڵاوگە لەم 3 پاڵاوگەیە لە پێش نەویەکە
سەر بە وەزارەتی پیشەسازی حکوومەتی عراقی بوون دوای 91 ئەم پاڵاوگانە بە شێوازێکی نایاسایی لەسەر دوو گرێبەست و تا دوو عقد یعنی راون بە کەرتی تایبەت ئەلێرە گرێکە خۆی لەویایە ئەمە بزنسی سیاسیە بەڕێزان ئەبێ هەمومان بەرچاومان ڕوون بێ کەرتی بنزین کەرتێکە بزنسی سیاسی تیا ئەکرێ مانگانە 30 بۆ 40 ملیۆن دۆلار لە خەڵکی هەرێمی کوردستان و گیرفانی شۆفێر و خاوەن سەیارە و پاسەکانی ئەم هەرێمی کوردستانە ئەچێت بۆ ئەو بزنسە سیاسیە ئەم پاڵاوگانە بۆ دران بە کەرتی تایبەت لە کاتێکە حکومی بوون بۆ یەکو عێراق بە 450 دینار بیان پاڵاوتایە و بیان فرۆشتایە لە بازار 2,400,000 لیتر دابین ئەکەن ئەگەر نەوتی هەرێمی کوردستانیان پێ بدرێ وەکو ناوچەکانی تری عێراق ئەو کاتە ملیۆنێکی لە بەغاوە هات 3,400,000 لیتر واتە زیاتر 150 بنزینی هەرێمی کوردستان ئەکرا بە 450 دینار وەکو ناوچەکانی تری عێراق بفرۆشرایە بۆ ئەم ئەزمەیە دروستەکەی بۆ ئەوەی کە بنزینی هاوردە لە ئازربایجانەوە بێت بە 900 دینار و بە 950 دینار و بە 1000 دینار و دواتر بەرهەمی هەرسێ پاڵاوگەکە بە سعری هاوردەکە بفرۆشرێ ئەم فەرقە لوعبەکە لەوێیە بەڕێزان کاکمان فەرموو بەڵێ 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 بەڕێز بەڵێ فەرموو زۆر سپاس کاکتۆر شێرکۆ بەڵێ سپاس فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی ئەوەی کە پەیوەنددارە بە مەسلەی پاڵاوگەکان و بڕی بەرهەمهێنان لە هەرێمی کوردستاندا و ئەوانەی کە لە عێراقیش بەرهەمێنرێ ئەو 800,000 بەرمیلەی کە حکوومەتی عێراق تەمویل ئەکات بۆ ناوخۆ 800,000 لە کۆیەوەی حکوومەتی عێراقی نزیکەی 4 ملیۆن و نیو نەوت هەنار بەرهەمێنی هەناردیەکە واتە نزیکەی 120 بۆ ناوخۆیە بەپێی ئەو ڕقەمانی کە باس ئەکرێت لە هەرێمی کوردستاندا ئەو 20,000 بەرمیلی کە ئەدرێ بە کاروباری ناوخۆ کەمترە لە ڕێژەی 105 یعنی بەشێکی گرنگی کێشەکە لە چیایە هەم ڕێژەی پێدان بە پاڵاوتن بۆ ناوخۆ لەلایەن کە پێویستە لە ناوخۆیان کێشەیە چارەسەرکرێ وەک پێویست نادرێت بە کۆمپانیاکان و کۆمپانیانشی کە کاری پاڵاوتنەکەن بەشێکی ئەو دوو کۆمپانیا زەبەلاحە ئەچێ بۆ حکوومەتی عێراقی دەکەن ئەم کێشەکە لەوەیە چۆن وەزارەتی سامانە سروشتیەکان ئایا قدرەتی ئەوەی هەیە فشار دروستکە لەسەر ئەوەی کە ئەم کۆمپانیانە تەنیا بۆ ڕێژەی بەرهەمهێنان نیان بۆ ناوخۆ زیاد بکەن بە پارەیەکی دیاریکرا بۆ پارەی کە بۆ حکوومەتی عێراق بە 450,000 فرۆشێ ئەمە حەلێک و حەلێکی کەش ئەوەیە ئەو حکوومەتی عێراقی کە ئەو پارەیە خاتە بەری لە 450 دینار بۆ لیترێ زیاتر ناکرێ حکوومەت ئامادەیە بۆ نمونە لە ڕۆژانە 30 ملیۆنێک ئەوەی کە بەرە 30 ملیار دینارێک بۆ پێوی کە ئەندامانی دژنە بەڕێزەکە باسییان کرد تەمویلی ئەم مەسەلەیە بکات یان نا ئەوەی بۆ ئەوەی کە ڕێژەی بۆ نمونە 250 بۆ 300 دینار بۆ لیترێک کەم بکرێتەوە و حکوومەتی هەرێمی کوردستان نقطەیەکی کەیە بۆچی وەزارەتی سامانە سروشتیەکان نەیتوانیوە ڕێکەوتنێکی تەواوەتی لەگەڵ حکوومەتی عێراقیا بکرا بۆ زیادکردنی ئەو ڕێژەیە لە 450,000 دینارە لە هەرێمی کوردستان بە 650 دینارە فرۆشرێ بەڵام بەچەنە بە 1 ملیۆن لیتریش ئەم ڕێژانە بۆ زیاد ناکرێ و ئەم ناتەفاهومیەت چیەکە لە نێوان وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی نەوەتی عێراقایە و سپاس زۆر سپاس کاک جەلال فەرموون زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان بەر لەوەی باسی مەسەلەی نەوت و غاز و ئەو شتانە بکەم بەڕاستی مەوزوعێکی گرنگ کە سەبارەت بە پێشمەرگە عەزیزەکان و پۆلیس و فەرمانبەر و مامۆستان ئەوانەی کە تەکسی لێ دەخڕن بەڕاستی فترەکە باز لەوە دەکرێت ئەوانە نابی چیتر تەکسی باز ئەمە لەگەر ئەوەیە لەزگە هەموو تەکسیەکان لێ بدرێت ئەوە ئەمنیەتی سەرنشینەکان دەپارێزێ بەڵام بەڕاستی ئەوانە هەمویان موچیان لەسەرەوەی پلە هەشتا یعنی گوناحێکی گەورەیە زوڵمەکە لەوان دەکرێت کە لێنن تەکسی باژۆن بە شێوەیەک ماڵ و منداڵی خۆیان بەخێوکەن بژێ و ژیانەدا بکە بۆ هیوادارم ئەو بڕیارە برادران لە وەزارەتی ناوخۆ پەلەی لێ نەکەن ئەو بڕیارە ڕاگرن ئەوانە بتوانن تەکسی لێ بخڕن ئەوی تر ینی پێشمەرگەی هاتەلام لە کاتی ئەرک لە کاتی واجب پێشمەرگەک لەگەری شەهید بووە سارەکە وەرگەڕاوە ئێستا پێی دەڵێن ئەتۆ لەزگەت نادەن یعنی تەکسی هەیە لە زێنانی لەبەرەوەی
ئەتوو بۆی هۆکاری کوشتنیەوە ئێوە قەزا و قەدەری خوددا هاتووە ئەو لەگەڵی شەهید بووە هەیە باعی هەولێرە کاردیزانیاری هەولێرە خەڵکی کەرکووکە بخۆی بەڵام نفوسەکەی بەس لەبەرەوەی مۆڵەتەکەی خەڵکی کەرکووکە لەزگەی نادەرێ ئەویتر هەیە لەگەڵی لە کاتی تەکسی لە خوڕین تووشی گرفت بووە کێشەشی دروست بووە نەفەرەکە لەگەری توش کێشە بەدەرێت تۆ لەگەڵی بووی متهمی نابی لەزگەت بدرێت یعنی ئەو شتانە شتی لاوەچین زۆر سوپاس بۆ ئەویتر بەڕاستی پژیری قسەکانی کاگرزگار دەکەم دەڵێ ئەو لیژنەی لێکۆڵینەوە لەسەر باس کرا کاندێک پەرلەمانتار بەڕاستی بەرتی دیاربەگرتووە ومێد دەکەم وان نەبی ئینشاڵڵە واژ نییە یعنی ئەنجامی ئەو لەکۆڵنەوە بە چێ گەیشت ئەوانی لە پرۆژێ و بەرهێنەکان بڕیار بوو لیژنەی لەکۆڵنەوە ئەو لیژنە بۆ ڕایگەشتی بۆ هەمومان ڕوونیتەوە ئینشاڵڵە ئەوە دوورە لە پەرلەمانتارانی ئازیز کاگزەکەی باسی ئەو مۆزوعی کردی مەسەلەی بەندکراوەکە بەڕێ سەرۆکی پەرلەمان مادام لە دەسەڵاتی سەرۆکاتی پەرلەمانە ئەو بڕیارە دەدرێت لێبوردنی گشتی وەڵڵاهی خەڵکەکەیە شایست خودای گەورە گەورەی خۆی لە هەموو بەندەکانی خۆش دەبی کە تاوان دەکا و تۆبە دەکا یعنی دەست و بر بکرێ تەسەوەر دەکەم هەموو پەرلەمانتاران یعنی لەگەڵ ئەوەن زۆربەی زۆریان کە لێبوردنی گشتی بۆوانە دەرکرێت کە شایستەی ئەوەن بە کەسوکانیان شادبنەوە ئەویتر زۆر باسی هەردوو کۆمپانیای کار و قەیوان ڕاستە ینی باز دەکرێت ئەوە بەشێکی زۆر نەوت دەپاڵێون بەزین دەپاڵێون دەدە لە حکوومەتی عێراقی ئێ باشە معقولە خەڵکی کوردستان شوفەرە تەکسیەکانی خۆمان پاسەکان بە وەزعانە لە بەنزین هەموو ڕۆژە گران بێ کەسی ئەمە لێرە بەنزیخانە یان پاڵەگەکانی خۆمان بەنزین پاڵێون و بدە عێراق یعنی هەر کورد لە کۆنەوە دەرێ خەڵک لۆ کوڕی خۆی بە قوربانی کچی عالمێ بکە زۆر سپاس سەبارەت بە پرۆژە یاسای لێبوردنی گشتیە بێ پەرلەمانتاران پێشکەشیکەن یان لە سەڵاتی سەرۆکاتی پەرلەمان نییە سپاس بۆ تێبینیەکان کاک حاجی هەڵکەوت بەڕێ سەرۆکی پەرلەمان برادران لە لیژنەی سامانە سروشتیەکان بە تایبەتی باسی بەنزین و نەوتیان کرد هیچ احتیمامیان نەدا بە کێشەی غاز کە کێشەی غاز ئەو ژێکێکە لەو کێشانەی کە ساڵانە دەبێتە گرفت بۆ هاوڵاتیان و بگرە لە بەنزین و نەوتەکەی زەرورترە بۆ خەڵک و تایبەت بە کێشەی غاز کە ساڵانە دووبارە دەبێتەوە بە ناوی سیانەکردنەوە لە شەریکەی کۆرمۆر دەبێ وەزارەتی سامانە سروشتیەکان پیلانێکیان هەبێ بۆ کاتی سیانەکردنەوە بۆ ئەوەی خەزانێکیان هەبێ لەو کاتی سیانەکردنەوە ئەم حاڵەتە ڕوونەدا کە ساڵانە دووبارە دەبێت ئەو حاڵەت بۆ نمونە وەزارەتی سامانە سروشتیەکان دەبێت ڕوونکردنەوەیەکمان بداتێ و غازی کۆرمۆر لە 160 تایبەتە بە کۆمپانیای نوۆکان کە سەر بە ئیدارەی گشتیە کە دەینێرنە دەرەوەی وڵات بۆ وڵاتی پاکستان تەنی بە 900,000 دینار بەڵام لێرە غاز نادەن بە کارگەکانی غاز بە گوێرەی پێویست بۆ نمونە چەندین زار کاک عەلیم تێگەیاندووە لەو مەسەلە من خۆم کارگەی من جوابێ دەمەوە من بۆ کاک هاوڕێ باش بە بەڵگە لەلامەوە بە سەوتی موبایل بۆتان لێ دەم ئێستا لە ناو پەرلەمانە ئەوەتە باوەڵ قسەکانم کەم بە یارمەتی شتیشم زۆر هەیە من ئەگەر بڵێم کاک هاوڕێ داواکەم زارێ دەنابوو بەرپرسی قسەی من مەدەرەوە منی بەڵگەم لەلایە هەر تۆ تاوانبارکەم بەڵام من پێم عیبە تۆ تاوانبارکەم بە یارمەتی بێم نەدوم بیڵێم بەڕێزان ئێمە لێرەین بۆ چارەسەرکردنی کێشەیەکی گرنگ بەڕێزان واز لە حیزبایەتی بێنن وەڵڵە هەم پەرلەمانە وێران بوو هیچ بەڕێزان غازی هەرێمی کوردستان بەکارێت بۆ دووسێ مەبەست یەکێک لەوانە سێکتەری کارەبایە زیاتر لە جارێک ئێمە پرسیارمان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە سەبارەت بە بەرهەمی غازی هەرێمی کوردستان بەرهەمی غاز بەشی هەرە زۆری بەکاردێت بۆ بابەتی نوێزگەکانی کارەبا لە هەرێمی کوردستان سەلامی سەوری پەڕاوتۆنە یاڵا من قسەکە تەواوکەم فەرمو قسەکەت تەواوکە باسی خەڵک مەکەن کاکە باسی ئەخ ناشتەکە واقعیەتە من پێمە بە بەڵگەم لێرامە باسی حیزب مەکە ئەویش حیزبی هەیە جوابت دەدات با جوابم داتۆ منی بەڵگەم پێ دووەنیتە ئەو جواب دەمەوە هەر دایوایی دەمەوە دووبارە کاگەڵ کەوت بۆ خاتری خوا بۆ ئەوە دانەنیشتوین ئەمە بۆ چارەسەر دانیشتوین برام دانیشتوین بۆ ئەوەی پشتیوانی ئەو ڕوئیایەی لیژنەی مختص بکەین کەلام و حیزبە سیاسیەکانە بەڕێزان کەلام و فراکسیۆنەکانە بەڵێ فەرمون کاکە سەبرتانە بێ برام سەبرتانە بێ بەڵێ کاکە کەوت تەواو بەڕێ سەرۆکی پەرلەمان بەڵێ تەواو بەستە بابە بەس ئەو حیزبانەی لە دەسەڵاتن مەسئولن لە ژیانی خەڵک مەسئولن لە ئەمن و ئەمانی خەڵک
مەسئولن لە دابینکردنی پێداویستی و خزمەتگوزاریەکانی خەڵک یەکتر تاوانبارکردنی ئەو حیزبانەی کە خۆیان لە دەسەڵاتن دڵنیاتانەکەم هیچ بەرهەمێکی نابێت دڵنیاتانەکەم یاڵا فەرموو یاڵا فەرموون بابێ مە بەڕێ سەرۆکی پەرلەمان تەریبە 900,000 دینار دەینێرنە دەرۆی وڵات بەڵام لێرە غاز دادەن بە کارگەکانی غاز بە گوێرەی پێویست بۆ نمونە من خۆم کارگەیەکی غازم هەیە لە کاتی هاوینە مەبەستم خۆم نییە لێرە سندیکدا کە عەلیم من غاز دێت ئەیدەنە خەڵک بۆ من نییە من لە هاوینە هەموو مانگەیەک لە مانگەکانی هاوینە 10 تەنکەر غازم سەرف کردووە 4 تەنکەرێ 20 تەن بووە بەڵام ئێستا 6 تەنکەرمان پێدەدەن هەر تەنکەرێکیش 15 تەنە بە بەڵگەی موبایل لە لامە کاکشێخ ئەحمەدی نۆکان ئەفەرموێت بەڵێ دکتۆر سەباح دۆنالی فەری فەرمان کاکشێخ ئەحمەدی نۆکان ئەفەرمێن غاز مەدەن بە حافی هەڵکەوت لەبەر فیوە کارێک یەکەم لەبەرەوە پارتیم دووەم لەبەرەوە کارگەی غازەکەم سەهمی ئیدارەی گشتیەکە دیتیان نییە هەڵکەوت بە سەبە قوربان بەڕێزان ناوی خەڵک نابێ بێنن خەڵک ئەتوانێت شکاتان لێ بکە دوایەوە کاک حاجی هەڵکەوت نابێتەوە لە ناوهۆڵی پەرلەمانە بڵێ من کارگەی غازم هەیە وەڵڵاه نابێ فەرموو دکتۆر ئەسڵەن بۆت نییە سەیری قانون کە ئەسڵەن بۆت نییە تۆ و نوع بەڕێز سەرۆکی پەرلەمان بە حکمی ئەوەی کە لە لیژنەی تەندروستی و ژینگەینە بەڕاستی زۆر گرنگە کە حکوومەت پەلە بکات بە داباشکردنی نەفتی سپی جێ خۆشحالیە دوێنێ هەندێک پەیوەندیم کرد لە هەندێک جێگای شاخاویەکان کە حکوومەت دەستی کردیە بە داباشکردنیەوە بەس لێرەوە من داوا لە لیژنەی سامانە سروشتیەکان دەکەم بە ناوی لیژنەی ژینگە و ئەوە کە احتیمامێکی باش بە تاقەی بەدیل بدەن تاقەی بەدیل لە ڕۆژ لە ئاو لە شتانە و دامی خەڵک بکەن خەڵک هەیە دەتوانیت تاقەی شەمسی بەکار بینیت کە خانی خۆی ڕووناک بکات ئەوە بکات و دەبیتە سوکاتی بۆ حکوومەت بەس دەبێ حکوومەتیش وەکو لە ئەوروپا دامیان بکات بە هەندێک شێوە یانیش ئەو کە هەرەبای کە زیاد بیت لە بەرهەمینانی خۆیان حکوومەت لێ بکرێتەوە ئەوەش بیتە هاندانێک بۆ خەڵک بچیت بەرەو تاقەی بەدیل وەکو لە ڕۆژ لە با لە ئاو ئەو ئێنرژیەوە وەکو تریش پشگیری خوشکە گولستان سەعید دەکەم کە هێلە گشتیەکانی هاتوچوو حکوومەت احتیمامێکی زۆر بدات بە پاسەکانی ناوشارەکان و بینی شارەکان و هەروە ئەو پرۆگرامی بە دروستکردنی قیتار لە ناو شارەکانی هەرێمی کوردستان احتیمامێکی باش بدەن جێ دەستخۆشیە زۆر سوپاسدانەکەم زۆر مەمنون کاک نزار فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان وێڕای دەستخۆشیم لە راپۆرتی هەواڵانم لە لیژنەی سامانە سروشتیەکان و ڕۆژانەش لە ناو کۆبوونەواتی فراکسیۆنمان هەواڵانمان لە ناو فراکسیۆن ئەو کێشەوگیر و گرفتی سامانە سروشتیەکان و گرانبوونی نرخی بنزین دەخەنە ڕوو بۆیە دەستخۆشیان لێ دەکەم لەسەر ئەم راپۆرتە و داواکاریشم سەبارەت بە ناوچە شاخاویەکان ئەولەویەت بدرێتە ئەو ناوچە شاخاویانە چونکە بەرەو سەرماوسۆڵ دەچین هیوادارم لەگەڵ لایەنی پەیوەندیدار کە وەزارەتی سامانە سروشتیەکانە قسە بکەن بۆ دابەشکردنی نەوتی سپی و ئێمە پێشتریش لە دانیشتێکی پەرلەمانی پرسیارێکمان خستە بەردەم ستافی وەزارەت و بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان کەوا وەک لێژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندن تێبینی ئەوەماندا لێژنە و وەزارەتیش سەبارەت بە کردنەوەی بەنزینخانەیەک تایبەت بە تەکسیەکانی ناوشار و دەرەوە بۆیە هەست دەکەین لە ئێستادا لۆدێکی زۆر ئەزمێکی زۆر لەسەر سوتاندنی بنزینە ئەگەر بکرێ ئەمەش ڕەچاو بگیرێ زۆر سپاس سپاس بۆ بەڕێز ڕووپاخان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە لیژنێ ئیمڕۆ دانیشتووە لەگەڵ وەزیر و راپۆرتی خۆیان خستە ڕوو بەڵام بەڕاستی خەڵک نەتیجەی دەوێ ینی بە زمانی خەڵک دەمەوێت پرسیار بکەم
بنزین هەرزان دەبێ یان نا چکۆ پرسیاری خەڵکە غاز هەرزان دەبێ یان نا نەوتی سپی ماڵان دابش دەکرێ بە تایبەت لە ناو سەرشاخاویەکان لە گوندەکانی سەر بە ناحیەی وەرتێ خەڵک ناچارە دار ببڕێتەوە لەبەرەوەی کە نەوت نییە ماڵ هەیە بۆ گەرمکردنەوەی ماڵی لەو وەرزی زستانە پێویستی بە 7 هەتا 8 بەرمیل نەوتە نەوت دابش دەکرێ و حکوومەت ئامادەیە وەزارەتی سامانە سروشتیەکان نەوت دابش بکە وەکەی دەست پێ دەکا تەنها ئەو پرسیارانە لیژنە ئەوەی دەستی کەوتۆ وەڵاممان بداتەوە سوپاس. بەڵێ باڵام بۆ فەرمون کاک باڵام بۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە بابەتی سوتەمەنی بابەتێکی گرنگاوە تەئسیری لەسەر سەرجەم سێکتەرەکانی کەی کۆمەلگا هەیە ئێمە ئەگەر سیرکەین کێشەی سوتەمەنی تاکە کێشە نیە و کێشەی سوتەمەنی بووە بە گرفت بۆ هاتوچۆ بووە بە گرفت بۆ مەوادی بیناسازی بووە بە گرفت بۆ دامەزراندن وە بە گرفت بۆ خزمەتگوزاری بووە بە گرفت بۆ تەندروستی دیارە ئەگەر نێت هەبێ دڵنیام هیچ کێشەیەک بێ چارەسەر نییە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا نێتی چارەسەری سەیرە بەلامەوە نەوت هاتە ژێر سفرەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەروتی موچە بە لێبڕین ئێستش بە 86 دۆلارە هەر ئەڵێ ئەگەر بەغداد نەنێرێ من بە لێبڕینەوە توانم موچە بدەم کەسێکی زیرەکم لە ماتماتیکا بۆ بێنن ئەم معادلەم بۆ حەل بکە حکوومەت بە ئەم معادلەیە حەل بکە چ ماقولە بە 20 دۆلار هەر نەتوانی نەوت دەی نەتوانی خزمەتگوزاری بکەی نەتوانی کێشەکانی خەڵک چارەسەرکەی بە 86 دۆلاریش دیارە ئەمە دەستێکی لە پشتەوەیە بۆیە داواکارم لیژنە تایبەتەکانی پەرلەمانی کوردستان هەر کەسێ و لە ئاستی خۆی دوای کێشەی لیژنەکانی خۆیان بکەون و لەگەڵ وەزارەتەکانە هەر وەزارەتێک کە پلانی نییە بۆ چارەسەرکردنی کێشەکان بانگی پەرلەمان بکرێ وەزیرەکەشی ئەگەر وەزیری حیزبەکەی من بوو یەکەم کەس متمانە لەوە بسەنەوە نەک ئەوەی بەڵێ بەڵێ کاک عوسمان کاک عوسمان کاک عوسمان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا داواکاریەکم هەیە وش ئەوەیە کە ئێمە وەکو پەرلەمانتاران لێرە دانیشتوین بۆ چارەسەرکردنی کێشەکان نەک بۆ زۆرکردنی کێشەکان هیوادارم ئەم بابەتە ئەم قسەی من بە هەند وەربگرن بۆ دابەزاندنی نرخی سوتەمەنی سەرەتا دەمەوێت ئەوە بڵێم ئێمە کۆمەڵێک پاڵاوگەمان هەیە کە ئەو پاڵاوگانە لە ئێستادا تا ئێساکانە وەکو پێویست سوتەمەنیان نادرێتێ بۆ ئەوەی بتواندرێت بەرهەمی سوتەمەنی لە هەموو بوارەکاندا بخەنە بازاڕەکان و بۆ نمونە پاڵاوگەی دوکانێکێکە لەو پاڵاوگانەی کە نەوتی خاوی بدرێتێ لە توانایدایە بەشێکی باشی سوتەمەنی پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێریش لەوانەیە بڵێم چارەسەر بکە کە بەداخەوە تا ئێستا ئەوە چەند ساڵێکە وەستاوە بەهۆی ئەوەی کە نەوتی خاوی نادرێتەیە باشترین پاڵاوگا بە بەرزترین کوالێت باشترین بنزین باشترین گاز باشترین نەوتی سپی بەرهەم دێنێت بۆیە من پێشنیار دەکەم کە لیژنەی پەیوەندیدار سەردانێکی ئەو پاڵاوگانە بکات کە لە ئێستادا وەستێنراون و هیچ جۆرە سوتەمەندێکیان نادرێتێ و هەروەها چاودێری وردی بەنزیخانەکانیش بکرێ کە بەداخەوە فرسەتیان لەوە هێناوە بەشێکی زۆریان بە ئارەزوی خۆیان نرخدا ئەنێن من خۆم لە یەک ڕۆژێکدا
سەردانی 4 بەنزیخانەم کردووە هەر بەنزیخانە نرخەکەی فەرقی هەبووە 50 دیناری فەرق بووە هەبە 25 دیناری فەرق بووە ئایا ئەمە بە چی حسابێک لەبەر ئەوە پێویستە چاودێریشی وردی بەنزیخانەکانیش بکەینوانە و هەروەها دابەشکردنی نەوتی سپی لە هەر 4 وەرزەکەدا لەبەرەوە زۆر بە خاوی دەڕوات ئێستا نەوتی سپی دەستی پێکردووە کاتێک گەزای مانجی 6 هەر تەواو نابێت و ئەوانە بە تایبەتیش ناوچە شاخان کاک بەڵێن فەرموو سپاس کاک عوسمان دەست خۆش بێت بەڕە سەرۆکی پەرلەمان دیارە مەسەلەی سوتەمەنی کە ئەمڕۆ یەکێکە لە کێشە گەورەکان لە هەرێمی کوردستان دوو ڕێگە چارەی هەساریە ڕێگە چارەسەرێکی درێژخایەن و چارەسەری کورخایەن ئەوەی کە بەڕێزان لە لیژنەی وزە و سامانە سروشتیەکان پێشکەشیان کردووە تقریبان چارەسەرێکی کاتیە ینی چارەسەرێکی درێژمەودای کێشەکە ناکا و ئێمە پشتیوانی ئەو پێش نیازاناکەین کە کردویانە بۆ چارەسەرکردنی کێشەکە بەڵام چارەسەری درێژخایەن دروستکردنی پاڵاوگەی حکومیە پاڵاوگەی خۆمانە و دعمکردنیەتی لەلایەن حکوومەت یاریمی کوردستانەوە بەرە سەرۆکی پەرلەمان من نامێ و قسانە دووبارە بکەمەوە کە برادران باسییان کرد لەو گەندەڵی و بەهەدەردانەی لەم بوارە هەیە لەو دەستێ خستنی کە بەرپرسە حیزبی و حکومیەکان دەستیان وەرداوەتە ناو ئەم ئیشەوە ئێمە ئیشەڵام هەفتەی داهاتوو دۆسیەکی گەورەی گەندەڵی لەم بوارە هەمێنینە لیژنەی نەزاها هەم ئاراستی لیژنەی سامانە سروشتیەکان یەکەین ئەو 25,000 وەزارەتی سامانە سروشتیەکان باسیەکە بۆ داعمی ناوخۆ وەک خۆی ناگا بەشێکی زۆری ئەو بڕا کە ڕۆژانە خۆیدا لە 5-6 هزار لیتر نەوتی خاو بەڕەقەمە چێتە وەزارەتی سامانە سروشتیەکان بەڵام نەوتەکە خۆی ئەدزرێ و لە بازاری ڕەش ئەفرۆشرێتەوە هەر ئەوانەشن کە هەندێک خەڵک بۆ یاریکردن بە عاتیفەی خەڵک لە هەندێک شوێنەی کردنەوە توانن نرخی بەنزینەکە تا ڕادەیەک دابەزێ لەبەرەوە ئەم دۆسیەکە ئیشەڵا هەفتەی داهاتوو بە وردەکاری باسیەکەین ئەمە بێجگە لە دیوە گەندەڵی و فەسادەکەی ئەوەشمان پێڵێ کە حکوومەت یاریمی کوردستان توانای ئەوەی هەیە ئەم بڕە زیاد بکە یعنی 25,000ەکە بۆ 40,000ەکە من لەگەڵ ڕێزما بۆ قسەکەی جەنابی وەزیر بەڵام ئەتوانین ئێمە ئەو ڕێژەیە زیاد بکەین زەرەرێکی مادی کەم لەلاوانەیە لە داهاتی حکوومەت لە کۆی گشتی موچەکە بەڵام بەشێکی زۆری مەشاکیلی خەڵک حلەکەین زۆر سپاس بۆ هەموو لە بەڵێ سپاس مامۆستا عومەر بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دەستخۆشی بۆ لیژنەی بەڕێز بەڵام بەڕاستی زۆر شت ماوە هێشتا بوو ترێ پەرلەمانتانان یەک لە دوای یەک باسییانەکەن من ئەوەی بەلامەوە زۆر گرنگە ئەوەیە تقریبا 8 مانگ لەمەوە پێش بەڕێز جەنابی وەزیری سامانە سروشتیەکان هاتە پەرلەمان وتی وەزارەتی سامانە سروشتیەکان دامەزراوە نییە ئێمە دەرفەتماندا بە جەنابیان بۆی ئەم وەزارەتەمان لە جانتای دەستی وەزیرێکەوە بۆ ڕزگار کاوی کاتە دامەزراوە یاساکان جێبەجێ بکە بەڵام وا 8 مانگ تێپەڕێ هەمان تاس و حەمام وەکو خۆیەتی و هیچ گۆڕانکاریەک لە شێوازی مامەڵەی وەزارەتی سامانە سروشتیەکان لەگەڵ یاساکان نەگۆڕاوە ئەمەی لەبەردەست منایە ئەوە وێبسایتی کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عێراقیە عێراق زانین لە چ دۆخێکی گەندەڵی و خراپایە ئەمە ئاماری مانگی نۆی فرۆشتنی نەوتێتی چەند بەرمیلی فرۆشتووە بەکەی فرۆشتووە داهاتەکەی چەنە بەڵام من پرسیاری فرۆشتنی نەوتی مانگی 1 و 2 3 و 4 5 سەرەتای ئەم ساڵم لە وەزارەتی سامانە سروشتیەکان کردووە وەزیری سامانە سروشتیەکان بە 1 وەڵام نایەتەوە من بەڕاستی پێم سەیرە لیژنەی سامانە سروشتیەکان بەو جۆرە بەڵێنانەی جەنابی وەزیری سامانە سروشتیەکان ڕازی بن یا قەنەعەتیان کردبێ یا ئەمەلێکیان پێیا کردبێ جەنابی وەزیر ئامادە نەبێ سەرەتایترین زانیاری بە پەرلەمانەکەی خۆی بدا ئەسڵن گومانەکەم وەزیری سامانە سروشتیەکان هیچ دەسەڵاتێکی لە وەزارەتە هەبێ کێشەی وەزارەتی سامانە سروشتیەکانی ئێمە کە بۆتە مای ئەوەی کە بەغدا بۆ جەمان ببڕێ و نەوتیش نەبێتە سەرچاوی سەرەکی دابینکردنی داهات بۆ هەرێمی کوردستان و هاوڵاتیانیش ماڵەکانیان گەرم نەبێتەوە بە بەرمیلە نەوت و ئۆتۆمبیلەکانیان پڕ نەکەن بە نرخی گونجاوی بەنزین ئەوەیە کە وەزارەتەکە بە یاسا کار ناکە
یاسای نەوت و گازی وەلاناوە یاسای وەزارەتەکەی خۆی وەلاناوە یاسای سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتەکانی وەلاناوە و هیچ کەس نازانێ ئەم پرۆسەی فرۆشتنی نەوتە هەتا گەڕانەوەی داهاتەکە چۆن بەڕێوە چێ ئەڵێ پرسیار لە ئەنجومەنی هەرێمی نەوت و گازکە ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز 2 دانە ساڵە ئەسڵەن کۆبوونەوەی نەکردووە بەڕاستی من گومانەکەم لەوەی نەوت خەڵک لە کوردستانە خاوەنی هیچ نەوتێک بێ و مژدەخان فەرمو بەڵێ سپاس بەناوی خۆی گەورە من پێم وایە دەبوو وەزیر ئامادە بووایە نەوەکو لیژنە بچێ بۆ لای وەزیروە کۆمەڵێک پرسیار و شتمان هەیە کە دەبوو وەزیر وەڵامی بدا بایۆلانەیە بەڕێزان ئەندامانی لیژنە نەتوانن وەڵامی هەموو شتێک بدەنەوە حکوومەتی عراقی ساڵی 2006 2 پاڵاوگەی بەهێدەدای حکوومەتی هەرێم و خەڵکی کوردستان بەڵام یعنی بە چه حەقێک بە چه یاسایەک ئەو 2 کۆمپانیایە درا بە قەیوان و بەکار وەکو 2 کۆمپانیای حیزبی کە دەبوو ئەوەی حکوومەتی هەرێم بێ ئێستا ئەو کۆمپانیانە بەنزین تەسفێ دەکەن و لیتری کەمتر لە 200 دیناری تێدەچێ دەیدەن بە خەڵک بە 900 دینار پێویستە سنوورەکان بکرێتەوە لە ژێر چاودێری بێ یاخود هینیان بۆ دابنرێ ینی پێوەرێکیان بۆ دابنرێ هەر بازرگانێک هەر کەسێک کە دەیەوێ بەرنزین هەرزان بکە لە هەر شوێنێک دێهێن گرنگەوەیە بەس ئەوەندە سەرانەی لێنە سەنن بۆ ئەوی نرخی بەنزیندا ببەزێ بەتەنا بۆ ڕێگایە دەتوانرێدا ببەزێ ناوچەی دابڕاو هەیە دەبۆ 11 دقە لە کەرلارەوە دوورە ناوچە دابڕێنراوە سەر بە ناوچە دابڕێنراوەکانە دەبۆ 11 دقە لە کەلارە دوورە معقولە لێ لیتری بە 450 دینار بێ لە هەرێم بە 1000 و بە 1050 دینار بێ ئەگەر هەفتەی داهاتوو نرخی بەنزین دانەبەزی نرخی سوتەمەنی دانەبەزیێنی و لیژنەی بەڕێز چی وەڵامێکی دەبێ بۆ وەزیری سامانە سروشتیەکان یاخود ئەوان ینی چۆن بە چ ڕێکارێک لێ پرسینەوە دەکەن یاخود ینی ئەگەر دانەبەزی چ وەڵامێکیان دەبێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان سەبارەت بەوەی کە هەر ئەوەندەما بوو سپاس گوڵستان خان برای سروکا پارلمانی گلستان هیلی سبارت بوان بازرگانان دوین به هرزانی بنزین بیناناف هرما کردستان و برجوان داخلکی دابن دخوازم لور را بگهینم بوان بازرگانان هزار دویت چنده دادگان دویت هزار دهنده دا بکه کو کالتیا بنزین گله گرنگ تراژ گرانبونا بنزینه چونکی او زیانن جروی ساخلمی و دگان حالاتیان مترسیا کامزنه اگر نه خلق جهج هندیه باشترین شو خدمت آن بهت کردن برای سروکا پارلمانی اگر بنزین یا پاقش بیتن جروی کیمیایی و دویت ماده دناف دا آیزو اکتان بیت واتا 2,3,3 سیانه مثیل پنتان واتا آیزو اکتانه و جماره صد بدنه و دویت لسر دیوارین هر بنزین خانه که اف جماره بهتن نویسان و اگر خوب بیتا اکتان عادی واتا دگلک خراب بیتن و سرارای هنده جماره کاربون و جماره هایدروژینان وکو ایکن لی نویت وان جدانه لو ما اگر اوینده وین بنزین پیز بکن مادن که هولی تکل دکن اوش مترسیه که هم جبوست اخلامی حالاتیان و جنگه بخوشی جبر هنده باورم هاوجای و خیرینی نه دگل خلکی دا بهتا کرن زور سپاس بله کاگر شد سپاس گلستان خان برای سروکی پارلمان راستی گرفتی سوتمنی دات بنزین بیان نفتی گاز و گازوایل و غاز و آنه هموی کمتر نیه لو حتی خواردنو یعنی همو کارستکان که گرفته کی زور بابلی مترسیه چون هر لنانه خانه گرفته حتی دقیقه پالاو کانش که اویان پینادریتن و برای من دو کاردانوی هست یکی کان کاردانوی کی دیاره که بجوی جیانی حولاتیانه و کاردانوی کی نادیار شیه لسر تندرستی حولاتیان بو دو پیشنیارم یک کار لسر کوالیتی بنزین بکره دیگه لنرخو آنه کار لسر کوالیتی بنزین بکره لبروی بو اوی جنگی کی باشمان هبیت و توشی سرطانی ری او آنه نبن که زور زیادی کردوه دوام کار لسر طاقی تعویزی بکره و هم طاقی شمسیه کارومایی آنه کار لسر بکره بو اوی او زخته کم بکره تو لسر سامان سوریشتکان و دستخوشی ل پیشنیارکانی لیژنەی سامانە سروشتیەکان دەکەین دەستیان خۆش بمانن. بەڵێ کاکاوڕێ بە ناوی خوای گەورە و میهرەبان
بەڵێ بەرەسەرۆکی پەرلەمان ڕاستی بابەتێک کە لە بابەتی سێکتەری نەوتووە پێویست بوو لیژنەی تایبەتمەند سەرباری دەستخۆشیمان بۆ ئەوەی کە وردەکاریەکانیان خستە ڕوو ئەبوو باس لە ڕێکەوتناوەی 50 ساڵە بکرێت وەکو هۆکارێک بۆی کە هۆکارێکە بۆی لە هاوینە کێشەی بنزینی ئۆتۆمبیل بۆ هاوڵاتیان دروستەکە و لە زستانیشە کێشەی نەوتی سپی و سوتەمەنی دروستەکە. ئەین بەڕاستی ئەم ڕێکەوتنامەیە کە هەرچەندە وەزیری بەڕێز کە هاتە ئێرە بەڵێنی داوتی من هەوڵە دەم لە ماوەیەکی کورتە شەفافێت لەو پرۆسەیە دروستکەم و هەندێک باسی ئەوەی کرد کە بۆ خۆی شەفافە. بەڵام بە قەناعەتی من ڕاستی ئەو ڕێکەوتنە بۆ خۆی ماڵوێرانێکی زۆری بۆ هاوڵاتیانی ئەم هەرێمە هێناوە و ئەم ڕێکەوتنە کە لە نێوان چەند کەسێک لە هەرێمی کوردستان و لە گەڵ وڵاتێکی دراوسێکراوە هۆکارێکە بۆی کە ئێستا بۆ نمونە گرانی بنزینی لێ بکەوێتەوە کە حکوومەت ناتوانێت و پێویست هاوکاری پاڵاوگەکان بکات بۆی کە بنزین بەرەم بهێنن. بۆیە ئومێد دەکەم لیژنەی تایبەتمەند لە ماوەکانی داهاتوو بتوانن کار لەسەر ئەوە بکەن تا ئەندازەیەک شەفافێت بەخشنە ئەو ڕێکەوتنە یان بڵێن بەرچاوڕوونی بۆ پەرلەمانتارەکان و هاوڵاتیانیش دەستەبەر بکەن و دیسانەوە بەداخەوە ینی ئەم گرفتی بەرزبوونەوەی بنزین هەروەکو باسمان حکوومەت هۆکارێکە بۆی جەسەتی ئازاری هاوڵاتیان بدا تووشی قەیرانیان بکە و دیسان دەرفەتێکی ڕەخساندووە بۆ هەندێک بازرگان کە بێن سەقفی داخوازی هاوڵاتیان بەرز بکەنەوە ینی لە هەوادا بڵێم لە هەوادا مەبەستەکە چییە بەبێ ئەوەی بتوانن هیچ شتێک دەستەبەر بکەن بۆ هاوڵاتیان هاتوون داخوازیەکانیان یاری بە هەستی هاوڵاتیانەکەن. سپاس. بەڵێ کاک یاسین فەرموو. بەناوی خوددا پێشەکی دوعاش دەکەم یا ڕەبی خوا ئەو نەوتە وشک بێ و لە کۆڵمان بێتەوە خۆی ئیستیفادەمان بۆ نەکردووە. بەڵێ سەرۆک پەرلەمان لە کاتەکەی پێشوو نەتێش قسەی بکەم دەمەوێت یەک قسەی بکەم ئەنجا دوای بێمە سەر نەوتی. قوتابخانەک هەیە لە تەختەق لە 2017ەوە تەواو کراوە کامل کراوە قوتابیشی تێدا دەژن بەڵام هەتا ئێستا پارێزگای هەولێری ئەوەی ئێستانا ئەوەی پێشوو 2017 چوونە دەڵێن کاکە پارەکەی ئێوە خوراوە نییە ئەوە یەک. هەمان کات لە شارەکەی من دوێنێ مەکتەبەک بۆ فرۆشتنێ دانراوە یعنی سەرم نەوەی دەسوڕمێ عەفو. ئەوە لەلایەشکی وەڵی ئەو بەڕێزانەی کە لێرە لوزنەی سامانە سروشتەکانت چوونە من نازانم ئەوانە ڕقابەی وەزارەتیان کردووە یاخود هاتوون لە باتی وەزیری نەوت قسان بۆمە دەکەن ینی بەجددی هیچ من تێنەگەیشتمەوە دەڵێن ئەمە پێشنیارمان هەیە. کاکە گیان یعنی ئەمە کاکاوڕێت چاچی ئیشارەت بێدا 50 ساڵ عەقلی نەوت کراوە یعنی من ئەندام پەرلەمانم نازانم جەنابی سەرۆکی پەرلەمانی نازانی هەتا ئێستا بەرچاو ڕوونیان نەداوەتەمە یعنی بەجددی من نازانم بە چەندی دەفرۆشێ بە چەندی دەکڕێن نەوت هاتە سفر هەر گوتیان معاش بە لێ بڕینە نەوت هاتە 84 دلار هەر گوتیان بە لێ بڕینە یعنی چۆن دەبێ پاڵاوگایەک لە خاچی من ژینگەی من پیسکە نەوتی من بخوا بچێ لەوێ منداڵە عەرەبان پێگەلم کاتەوە بەڵام منداڵەکانی من لە قەندیل و لە باڵەکایەتی و لە پێنجۆ ڕاق بنەوە لە سەرمان یعنی شتیوە هەبوو لە هەموو دنیادا کۆمپانیای قەیوانە کارە ئەمن نازانم ئەوانە بەڵام من یەک شتی دەڵێم ئەوە بۆ مێژوو لەو پەرلەمانەی دەڵێم دەیانەوێت نەوت و بنزینی ئەوا لێ بکەن لەبەرەوەی شەریکەک هاتووە دەیانەوێت هەموو خەڵکی کوردستان سیارەکانیان بکەن بە بنزین بۆی ئەو جیازانە بفرۆشن بیکەن بە غاز عەفو باشە ئەگەر یعنی ماقولە نەوتی من بی خاچی من بی کۆمپانیایی من بی بە 150 دلاری بی شتیوا هەیە بەڕێ سەرۆک پەرلەمان بۆیە داوا لە بەڕێزت دەکەم داوا لە بەڕێزت دەکەم یعنی لە دەستەی سەرۆکایەتی بەرچاوڕوونیەکمان دەنێ نەوتی 50 ساڵە چی لێ دێ. بەڵێ باش بەڵێ کاک مەلا ناسر فەرموو. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بابەتی سوتەمەنی بابەتێکی زۆر گرنگە لەبەر ئەوەی لە کوردستانە کێشەی 5 ملیۆن هاوڵاتیمان هەیە لە کوردستانە کە حکوومەتی هەرێم ناتوانێت کێشەی سوتەمەنی چارەسەر بکات ئەمە کێشەی سوتەمەنی لە هەموو ڕۆکانەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان کێشەیەکی ترمان هەیە کە هەواڵان باسییان نەکرد کێشەی غازە لە دەرەوەی هەرێم بۆ ناوەی هەرێم بە تایبەتی لە کەرکووکەوە بۆ کارگەکانی غازی منطقەی گەرمیان و سلێمانی. بەڕێز سەرۆکی پەرلەمان گەورەترین کێشە ئەوەیە لە کەرکووک زەریبەیەکیان لێوەرەگیرێ بەڵام کە دێنە کوردستان لە کوردستان شەوە
وەزارەتی دارایی زەریبەیەکی تریان لێ وەرەگرێ ئەمە وای کردووە نرخی غاز زۆر گران بێ لە عێراق 5,000 کەچی لە هەرێم 8,000 و ڕوو لە بە زیادبوونیشە بۆیە ئەم کارگانە کە لە عێراقەوە تەجیز ئەکرێن ئەبێ هاوکاری بکرێن بۆ ئەوەی نرخی غاز لە کوردستانە دابەزێ حکومەتی هەرێم هەوڵی دامەزراندن و مۆڵەتی زیاتر بدات بە پاڵاوگە و دروستکردنی پاڵاوگەی نەوت و سوتەمەنی و هەروەها پێویستە سوتەمەنیانیش بۆ دابین بکات حکومەتی هەرێم ڕێگری نەکات لە بازرگانەکان لە هێنانی سوتەمەنی لە عێراقەوە بۆ هەرێم دابینکردنی نەوتی سبی بە تایبەتی بۆ ناوچە شاخاوەکان پەلەی لێ بکرێ 200 لتر نەوت هیچ بەشی هیچ ناکا بۆیە پێویستە زیاد بکرێ بۆ 5,000 لتر و هەروەها لە ناوچەکانی تر کەم بکرێتەوە هیچ کێشەیە نییە بۆ ئەوەی لە ناوچە شاخاوەکان زیاد بکرێ بۆچی بنزینخانەی حکومی دانانیان و بنزینیان سوتەمەنیان بۆ دابین ناکرێ هەتاوەکو بتوانرێ کە لە بنزینخانە حکومیەکانە بۆ سیارەی تەکسی و سیارەی بار هەڵگر کە ئیش و کارەکان ئەوانە نرخەکانیان بۆ دابەزێ زۆر سپاس کاکێویدار فەرموو سپاس کاکمەلە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە متمانەمان بە ئەندامانی لژنەی سامانە سروشتیەکان هەیە من ئاگادارم ئەوە چەند ڕۆژێکە زۆر بە وردی ماندوو بوونە و بڕواناکەم زەمیری خۆیان بفروشن نەبوو حکومەت نەبوو وەزارەتێک چکە نوێنەری خەڵکن و متمانەی جدیشمان بە ئێوە هەیە بەڕێزان سوپاستانەکەین بەڕێز سەرۆکی لژنەی سامانە سروشتیەکان پرسیارێک ئارەسەی جەنابەت دەکەم بابەتی سوتەمەنی بابەتێکی زۆر جددیە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی خەڵکی هەرێمی کوردستانەوە هەیە چەند ڕۆژێکە چەند بەڕێزێک لە میدیا قسەیان کرد کە ئەتوانن نەوت بە بەنزین لترێکی بە 475 دینار بفروشن ئەمە ئەکرێتن کە ئێوە دوای ئەم هەموو ڕۆژانە بە دەقیقی بە وردی چوونەتە ناو مەوزوعەکە دەکرێت ئەمە بکرێتن ئەگەر بکرێتن بێمان باشە ڕوونکردنەوە بزانن بەڕێز سەرۆکی پەرلەمان نەوت بەرهەمەکانی نەوت باج کارەبا خواردن من ئەو ڕۆژانە لەگەڵ چەند مامۆستایەکی زانکۆ لەسەر ئەو پارەی داهاتەی کە بۆ هاوڵاتیان دێتن و خەرج دەکرێتن چۆنە هەموو معدەلی موچە یاخۆ خەرجی لە هەرێمی کوردستانی عایلەک 780,000 دینارە ئەو پارەی کە دێت بۆ خەڵک وەوەی خەرج دەبێت خەرجەکە زۆر زیادترە بوو نەوت و بەرهەمە نەوتیەکان گرانە باج زۆر بووە کارەبا گران بووە خوراکیش گران بووە ئەمە ڕاستە و خۆ تەسیر لە ژیانی خەڵکە لە گیرفانی خەڵکە خەڵ ناتوانێت بەو پارەی هەیە بژیتن کە تو داواکاریت زۆر بێ و بازار گران بێ لێرە کێ دەوری خۆی دەبینێت حکوومەتە بێ بەڵانسێک ڕابگرێتن لە بینی بازار و لە بینی گیرفانی خەڵک بەڕێز سەرۆکی پەرلەمان لێرەوە بە فرسەتێک ئەزانم وەزیری سامانە سروشتیەکان لێرە بوو لە بەردەم پەرلەمانتارە بەڕێزەکان وتی 52% نەوتی هەرێمی کوردستان لە پارێزگای دهۆکە واتە لە 480,000 بەرمیل 250,000 بەرمیل لەو پارێزگا داوا لە لژنەی سامانە سروشتیەکانەکەم لە بەڕێز سەرۆکاتی پەرلەمانەکەم لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان پاڵاوگایەکی نەوتی لەو دهۆک دابرن لە پارێزگای دهۆک دابرن جگە لە 5,000 کەسی ئەتوانێت ئەو نەوتە قورس بکرێت ئێمە سەرۆکی پەرلەمان گەنممان هەیە ئارد لە دەرەوە دەهینێن گەنممان هەیە ئارد بە عێراق دەیفروشین معقولە نەوتمان هەبێتن بچن بنزین لە عێراق بکڕین معقولە یعنی یەکێک بێت لە وڵاتە ئێزانتون ینی هەموو جار نابێت چاومان لە عێراق بێ وەکو ئەوە بڵێتن ئاردم هەبێ شەکرم هەبێ ئاوم هەبێ بەس نەزانم حەلاوە دروست بکەم ڕێک وایە لە هەرێمی کوردستان من زۆر سوپاسانەکەم پێم خۆش بووە و مداخلە بکەم بەڵێ سوپاس زۆر سوپاس کاک سیروان کاک سیپان بەڕێز سەرۆکە پەرلەمانی تەمەنە من دوو ڕۆژێتی دەبیتە 3 ساڵ و 3 ساڵە حکوومەتە هەرێما کوردستانی نەشیای کێشەیە سوتەمەنی هەرێما کوردستانی چارەسەر بکات کەواتە ji تەمەنێ من ji ڕۆژا ji دایکبوونم هەتا ku vî demî ku du rojê dibime 3 sal hikûmeta Herêma Kurdistanê kabîne li dîvkabînê neşiya kêşa sotemeniyê Herêma Kurdistanê çareser biket belku roj bi rojê kêşeya sotemeniyê bargiraniyeka zêdetir bu xelkê Herêma Kurdistanê hatiya rojevê Herêma Kurdistanê 403,000 bermîlên neftê rojane dihêne berhem înan aya eger ev nefte nekevîte di xizmeta hawlatiyên Herêma Kurdistanê de ji bo dabînkêna moçê ji bo dabînkêna panzînê û gaza spiya malan aya ev parewê çi lê dihêtin di demekî de dibêjin jî neşên moçê û bijêwa jiyana hawlatiyên Herêma Kurdistanê bi temamî dabîn bikein
مدبت نمونه دهوکی بکم نمونه جبو نفت اسپی و هرسا پانزینه افریکل پارێزگەها دهوکی پێتیوی میلیونێک و 200,000 لترên پانزینێک و ڕۆژانە شوفێرن پارێزگەها دووکێ بشێن پانزینێ وەربگرن لێ دنوکەدا بتنێ 180,000 لتر دیگە هەنا پارێزگەها دووکێ یاکوب 690 هێتا فروتن هەروەسا 140,000 دیگە هەنا دووکی یاکوب 660 هێتا فروتن لەسەر حەفت پانزی خانن پارێزگا دووکێ هێنا دابشکن ji bo yekê bişên rojane dabeş bikin kewata rojane 1 milyon litra panzînê bi kêmî digihêta parêzgeha dookê ev jî dibîta hokare wê çendê ku rojane sirayên zûr û dirêj bi demjimêra xelek di sirayê da bimînîtin eger em bêhên behsa nefta spî bikin ji bo yekê her xêzaneka parêzgeha dookê 200 لترین گاز اسپیا مالان ور بگیر پدوی 55 میلیون لترین گاز اسپیا لحتا کووید می بتنه 4 میلیون هاتیه دابش کردن اگر کو حساب کند بیت 13.75 کو افریکل پارێزگا دو کی هاتیه بلاف کردن اول جوی چند دیار کردن کو نه هم سوتمنیا مالان نه هاتیه دابی کنه جبو خلکی نک سوتمنیا دی دمای 3 سال در باز بویدا شیا بیت چرا یک جبو خوش کنه جیانا خلکی هرما کردستان بلکو در اینانا نفته بویا بارگرانی سر خلکی هرما کردستانه زۆر سپاس. بەڵێ کاک سیروان. بەناوی خوا بەڕێ سەرۆکی پەرلەمان بێگومان هونەری ئیدارەکردنی دەوڵەت یان هونەری هەموو ئیدارەکردنێک بەوەیە کە قەیرانێکە دەبێت و چارەسەری بکەی بەڵام بەداخەوە تەبعاً وەکو هەموو زۆر هاوڕێیان و هەمووشمان نەزانین ئەوە هونەرە لە حکوومەتە کوردەکانە دەست ناکەوێت نازانم ئیتر جۆش ناگرن لە چارەسەر شتووە یەکێک لە هونەرەکانی پەرلەمانتار و بەدواداچوون و ئەم قسانە ئەم گفتوگۆ و دیالۆگەی کە ئێمەژەیکەین بەدواداچوونەکەی بۆی کە چارەسەرێکە بێ هەر چارەسەرێکی شەخینە ڕوو حکوومەت یان گوێ ناگرێ یان بە هەندی وەرناگرێ کێشەکان گەلێکن ئێمە لە وڵاتە قەیرانمان نابە قەیرانێکی تر و شتێکمان بۆ چارەسەر نابێت کێشەیەکی ترمان بۆ دێتەوە من پێشنیازەکەم حتا ئەم کێشانەی کە لە لوژنەی بەڕێز پێشنیاریان کرۆ بۆ حکوومەت سەرەتا حکوومەت بتوانێت ئەو کەسانەی کە بژێوی ژیانیان لەسەر بانزینە سیارەیە بەکارێنن دەعمیان بکە پاڵپشتیان بێ کۆبۆنێکیان بۆ دروستکە ساق تەکسیە پاسە لۆری هەر شتێکە خۆشکورێمە قیتاروشتیوامان نییە لەبەری پاسیشمان نییە کە خەڵک پێ هات چۆ بکە و جادەکانیشمان بە کەڵکی پاسکیل نایەت پێ هات چۆ بکە هو بە پێش ناتوانێت خەڵک بچێ بۆ دەوام هیچ نەبێ هەر بۆی ئەم فشاری دەرونیە ئێوە سەیریکەن وێنای ئەم ژیانە بکەن سایق تەکسیەک گوێ لە دەسەڵات دەگرێت دنیا کاول بووە گوێ لە معارەزایەکرێت دنیای بۆ کاول کردو گوێ لە ئێمە ئەگری هەمووی فشارە لەسەر خەڵک ژیان وانە ڕابڕێگاوە ژیان کێشە و چارەسەرە چۆن ماڵ خێزان کێشەی تایە چارەسەری تایە یەکێک لەو چارەسەرانە کە ڕاگوزەرە حکوومەت لە بەیانی زووتر نەبێ کۆبۆن دروست کات بڵێ هەر سایق تەکسیەک و پاسێک هەر ئەو شتانێکەوە ڕۆژی ئەوە نەلیترێمە بە مەدعومی خۆ اینجا زەرەر ئەکات حکوومەت بەڵام لە شوێنێکی تر قازانجەکات بیخاتە سەری معلومی جەنابتانە بودجەی هەموو وڵاتێک محدودە بەس لە شوێنێکی گرێتەوە لە شوێنێک تر سەرفیەکە هەر دوکانی وایە دوکانێک زەرەرەکەی لە شوێنێک پڕڕگاتەوە ئەمە وەکو چارەسەرێکی ڕاگوزەر بۆ ئەوەی خەڵک دوودەکەم تاوا کرد بەڵێ باش بەنای خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵام سەرەتا دەستخۆشی لە ئەو لیژنە بەڕێزە دەکەم بۆ ڕاپۆرتەکەیان و یەک بەیەکی ئەندامانی پەرلەمانی کوردستان بەڵام ئەوەی کە من نازانم ئێمە قسەکانمان بۆ چێ دەکەین بەڕاستی دوایی نەتیجەی چیە هەر بۆ خۆمان لەگەر یەکتری خۆ زۆر بەمان ئەم گفتوگۆیە دەکەین ڕۆژانە و هەر زۆر بەشمان هەروانەی لیژنەی سامانە سروشتەکانە و ڕخنانەی ئێمە لە تەلەڤیزۆنش دەرێن بەڕاستی من پێم وایە ئەگەر نەتیجەیەکی نەبێ قسەیەکی زیادە بەڵام ئەوەی پرسیارە ئەوەیە غازە لە وڵاتە زۆرمان هەیە نەوتی خامە زۆرمان هەیە پاڵێوگەیە هەمانە هێشتا ئیشمان پێ نەکردووە بەڵام هیچمان نییە ئەو حکوومەتەکەش خۆ ئەوانەی کە ئێمە لێرە دانیشتووی من پێم وانە نییە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیرە بەڕێزەکانیش ئەو شتانەی ئێمە دەزانین ئەوان نەزانن و ئەوانەی کە ئێمە دەزانین ئەوان بەڕاستی لێ بێخەبەر بن و لە دنیایچکە بن و ئەو حیزبانەی ئێمە شتەیدان ئەوانش لەو حیزبانن ئێستا بابەتەکە ئەمەیە چێت و ئای لە نەتیجە پرسیاری خەڵکی کوردستانە داتەوە نەوت و گازەکە چی لێ دێرزانە بێ ئەگرانە بێ ئەگە هەر قسەکردنا بەڕاستی من پێم وایە ئەمڕۆی پرۆژە یاسایەکمان جێبەجێ بکردای زۆر باشتر بوو لە قسەکردن ئێستا کە لە هی مامۆستایان ناومێدمان کرد پێم وایە خەڵکیش لە مەسەلەی نەوت و سوتەمەنی ناومێد دەبێ هەر ئەوەندە بوو کۆبوونەوەکەمان و سوپاسدانەکەم بەڵێ زۆر سوپاس کاک شەمۆڵ بەڕێز سەرۆکی پەرلەمان دیار لە ئێستادا سەرباری بەرزبوونەوەی نرخی نەوت بۆ $86 بەڵام کێشەی
کەمی و گرانی بنزین و نەوتی سپی و غازی ماڵان سەری هەڵداوە و پێویستی بە چارەسەری خێرایە و بە تایبەت پەلە بکرێت لە دابەشکردنی نەوتی سپی بەسەر ماڵان و هەوڵ بدرێت تاک و چارەسەری تەواوی کەمی بنزین و کەمکردنەوەی نرخەکەی دەدرێت وەکو برادران باسییان کرد و هەم لە لیژنەش باسییان کرد بڕە بنزینێک بە نرخێکی دیاریکرا و بدرێت بە تەکسی ناو شار و دەرەوەی شار و پاسەکانیش بە هەمان شێوە چونکە ئەگەر بەم شێوەی ئێستا بێ ئەوانیش لەوانەیە کری گواستنەوەکە گرام بکەن و 2000 بارگرانی دارایی دەکەوێتە سەر هاوڵاتیان و ئەو بنزینەی کە بڕیارە لە حکوومەتی عێراقیەوە بنێدرێت بۆ هەرێمی کوردستان پێویستە بە شێوەیەکی یەکسان دابەش بکرێت لە نێوان پارێزگا و قەزا و ناحیەکان وە چاودێری نرخ و کوالێتی بنزینەکان بکرێت بنزین بکرێت لە بنزینخانەکان. زۆر سپاس. بەڵێ سپاس. کاک جەلال فەرموو. بەناوی خوای گەورە سوپاس بۆ لیژنەی سامانە سروشتیەکان کە راپۆرتێکی باشیان ئامادە کردەوە بە تەمەناکەین بتوانن لە دوای ئەو بە دوواداچوونە وردە نەتیجەیەک هەبێ بۆ ئەوەی کە لە بازاڕا نرخی سوتەمەنیدا بەزێت بە دیاریکراوی بنزین و نەوتی سپی وەک بەڕێزان لە لیژنەی سامانە سروشتیەکان ئاماژیان پێدا یەکێک لە چارەسەرەکان ئەوەیە کە بەداخەوە ئەو بڕی کە دابی نەکرێ کەمە لە نەوتی خام 20 بۆ 25,000 پێویستە عادەدەکە زیاد بکرێ بۆەوەی واتە دەعمی پاڵاوگە مەحەلەکان بکرێ بۆەوەی بتوانین نرخی بنزین لە بازار هەرزانکین کامە یەکێکە لە چارەسەرەکان من بۆ لیژنە بەڕێزەکەەوە بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان بەدەر لەو 20,000 دیارە جەنابی کاک پێشەوا بوو بە ئاماژەی بەوەدا 20,000ەکە ئەگەر زیاد بکرێت تەسیر لە موچەیە تەسیر لە فرۆشی نەوتەکە بەڵام چارەسەرێکی تر هەیە یەکێک لە کێڵگە نەوتیەکانی سنووری گەرمیان کێڵگەی نەوتی تۆپخانەیە کە لە ستان نەوتی کارەکانی تەواو بووە لەلایەن کۆمپانیای ڕیپسۆلەوە کارەکە تەواو بۆ بەڵام کۆمپانیای ڕیپسۆل ئێستا پشکەکانی بفرۆشێتەوە لە ڕابردوو کۆمپانیایەکی ناوخۆی کڕیوێتی گرفتی بۆ دروست بووە تەمەوە ئێستا کۆمپانیای بیانی و ناوخۆی ئامادەن ئەو پشکانە بکڕنەوە کە ئەگەر بێت و ئەو پشکانی کۆمپانیای ڕیپسۆل بکردرێتەوە 90 کارەکان تەواو بووە 100 ماوە ئەو 100 دێتەوە کرێ لە ماوەی 6 مانگە ڕۆژانە 60,000 بەرمیل نەوت دێتە سەر هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بەمەش ئەتوانی 30 هەناردە بکرێ و 30,000 بەرمیل نەوتی جارێکی تر بکرێتە پشتیوانی بۆ پاڵاوگە مەحەلەکان بەمە پێم وایە بابەتی ئەو بابەتە چارەسەرە بێت و بە یەکجاری لە دەست گرانی نرخی بنزین نەجاتمانە بێ و سوپاسدارەکەم. کاک حکمت لێرە نییە؟ کاک ئەبوبەکر مامۆستا ئەبوبەکر. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم قەیرانی سوتەمەنیەش ئەچێتە پاڵ 55 قەیرانەکەی تری هەرێم بەمەوە 56 هەر لە قەیرانی ژینگە و ئاو و تەندروستی و ئینتێما و پەروەردە و کەلەپور و نەبوونی سەروەری یاسا و نەبوونی دامەزراوە و کارەبا و خێزان و بێکاری و هەتا دوایی ئێمە لە یادی 14 چوینە پایتەختی شەهیدان شاری چەمچەماڵ قایمقامی چەمچەماڵ وتی قادرکەرەم کە کاک عەلی وابزام لە ساڵ تا 10 غازی هەموو عالەمی تایە گەورەترین چێڵگەی غاز کارەبای نیشتیمانی نییە کۆمەڵە گوند هەن لە بناری گل پێویستیان بە پردێکە حکومت 9 ملیۆن دیناریان بۆ دابین ناکە بۆ دروستکردنی ئەو پردە کە ئەو گوندانی بناری گل ببەستێتەوە بە قادرکەرەمەوە لەبەرەوە ئەم نەوتە لە 2007ەوە کە یاساشی بۆ دەرچووە بۆتە نیقمەت بۆ خەڵکی کوردستان ئێمە خولی پێشوو کە جەنابی شت لە ڕاستیە کە ئەندامی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان بووی خۆت ئێستا سەرۆکی پەرلەمانی جەنابەت بە دەنجی ئەمریکاڵی من ناتوانم بڵم دۆسی نەوت شەفافە وەک سەرۆکی گەورەترین دامەزراوەی هەرێم ئەسڵەن ئەبوایە وەکو نەرویجمان کردایە ئێمە لە خولی پێشووە بدێک لێمان پرسین بەچی ئەم وڵاتە بەڕێوابن بەقەدەر هەرێمی کوردستانن وتی بە ڕاوی ماسی بە تەختە و دار بە زەریبە پرسیارێکمان لێ کرد ئێمە شەرقی هەر یەکسەر بدەینەوە سەر وزە ئەی نەوتان نیوتی بەڵێ ئێمە لە وڵاتانی ئەسکەندناڤیا گەورەترین چێڵگەی نەوتمان هەیە بەڵام ئەمە مافی نەوەکانی ئایندێ دەری ناهێنین دۆزی و نانەتەوە بەڵامەوە بێ نەوەکانی ئایندە لی سوودمەند بین ئێمە لەوێ وتم
بەشی دەنەوەی تریشمان ئێمە دەرهێنا و سەر و بنمان کردووە لە هەرێمی کوردستانە ئەوەی لیژنەی بەڕێزێڵێ ئەگەر عێراق 800,000 بەرمیل دەعم کا بۆ چواردە پارێزگا هەرێمیش 20,000 بەرمیل کەواتە بە 80,000 بەرمیل کێشەی ئەم چوار پارێزگای حەلەکە بە 80,000 بەرمیل فەرموو 25 تریش نەک 80 منەوە زەرب تەقسیمێکە کردم لە ڕاستە فەرموو ئەمە ڕێژەیە ینی با ئەم 450,000 بەرمیل ڕەوانە نەکا بێزگەرەوەی کە بە قاچاق ئەینێرێ فەرموو بەو ڕێژەکە ماتوانێت ئەمە ئەم دوو کەلیمەیە بەڕاستیم کۆبوونەوە فەرموو پاڵپشتی پاڵەگوەکان بکە بۆی لەم قەیرانە دەربازمان ببێ ئەگین ینی 4-5 میلیۆن دلار چییە بە ڕێزێک لە ئەندامانی لیژنەوتی 4-5 میلیۆن دلار بۆ دروستکردنی پاڵاوگە زۆرە لە هەرێمی کوردستانە من پێم وایە زۆر نیە وتی ملیۆن نازانم زۆر سپاس شتیوانی بەڵێ کاک عەلی حەمەد ساڵح فەرموون بەڕێزان کاک سەروان گیان ناوی تویتیان نییە بەڵام فەرموو قسە بکە با کاک سەروان قسە بکە فەرموو بە ناوی خدای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من کاتێک کە ناوم هاتە ناو کاندیدانی پەرلەمان لە بڵێن فراکسیۆنیان لە لیستی پارتی ئەو کات زۆر متابعی جەلسەکانی پەرلەمانم کرد چون بۆ ئەوی بزانم ئەداکردنی پەرلەمانتار چۆن دەبێت لە پەرلەمان کاری خۆی بکات و چۆن ئەرک و شتەکانی جێبەجێ بکات زۆربەی جار کە سەیرم دەکرد مایک دەکراوە هەمان ئەو کێشەیە باز دەکراوەی ئێستا کە ئێمە باسی دەکەین لەگەڵ هیچ چارەسەری ئەم پەرلەمانە نیم من بۆ لەبەرەوەی چارەسەرەکانمان هەموو کاتینە وەختینە ئەوڕۆ تووشی کارەساتێک یان مەشاکلێک دەبین چارە بۆ ئەم ڕۆدا دەنێن بیر لەوە ناکەینەوە سبەی دیسان ئەوەی لە دوای ئێمە دێتە ئێرە دیسان ئەو مەشاکلەی بۆ دروست دەبێت دەبێت ئێمە هەوڵی چارەسەری دایم بدەین نەک کاتی و کێشە لە کۆڵە خۆمان بکەینەوە دوو بەنسبەت کەرتی تایبەت ئێمە پێم سەیرە زۆر لە لێژنەکانمان کە دەنێردرێنە سوید فەڕەنسا ئەو وڵاتە پێشکەوتوانە ئەوانە 100 ساڵ لە پێش ئێمە بچین چاو لە ئەوان بکەین زەرەر بە هەرێم دەگەینین ئەوە وەکو سەروان دەیڵێم ئێمە بچین چاو لەو وڵاتانە لەو هەرێمانە لەو دەوڵەتانە وەرگرین یعنی ئیسیفادەیان لێ بکەین و وەفت بنێرین کە لە ماوەیەکی کورت شتی باشیان بۆ هەرێمی خۆیانیان بۆ دەوڵەتی خۆیان کردو ئەوە باشتر دەبێت مادام هەر خەرجی ئەو وەفدانە دەکرێت بۆ ئەو شوێنانە بکرێت باشترە چونکە کەرتی تایبەت من دەڵێم بەنسبەت کەرتی تایبەت ساحینێک خوێندنیش وای لێکرا بوو خوێندن کرا بووە سیستەمی سویدی ئێ باشە هەرێمی کوردستان و سوید ئاخر ئەرد و عەسمانی فەرقە حاڵە دەکەین ئەگەر هەموو شتەکان لە سوید بەڕێز سەرۆکی پەرلەمان لە سوید زۆر کارتە بوو ویستیان زۆر شتە بوو ویستران یعنی وەکو حکوومەت وەکو پەرلەمان ئەوانە ویستیان بیدەن بە کەرتی تایبەت بەڵام قبولیان نەکرد بۆ لەبەرەوەی حکوومەت ئیسیفادە دەکات لە کەرتی تایبەت لەبەرەوەی هەندێک شت هەیە لە کۆڵی دەبێتەوە بەڵام ئەوەی زەرەرمەند دەکێ خەڵکە ئێمە نابی لەگەڵ زەرەرمەندبوونی خەڵک دابین ئەوەی تریش بەنسبەت پێشمەرگە کە هاوڕای برای بەڕێزم کە جەلال پەرێشانم پێشمەرگە موچەی 501,000 300,000 کرێی خانوو دەدات هەمومان دەزانین کرێی خانوو لەبەر هەبوونی عەرەب و خەڵکەکانی تر لێرە چەندە و چەند گران کراوە و چەند قورس کراوە لەسەر خەڵک با نیو دقەیتر دەزانم دەتانەوێت مایکی من بکوژێنەوە دیسان چونکە سەیری یەکتر دەکەم بۆیە ئەو زەنەم لا دروست زۆر مایکم بەسەر کوژاوەتەوە بۆیە واز دەکەم بەڵێ سپاست دەکەم پێشمەرگە 501,000 وەردەگرێت 300,000 کرێی خانوو دەدات ناژبێت تەکسی هەبێت ئەدی قوڕی کێن دەرێ بکا بەسەری خۆی یعنی چ بکات ئەدی فێرە ئیشی خراپی دەکەین ئەگەر وا بڕوات حکوومەت پێویستە بڕیاری وا بدات وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە بە پێی بارودۆخ بڕیار بدات نەک وەکو خۆیان سەیری پێشمەرگە بکەن ئەمن پەرلەمانتارم موچەم 8 میلیۆنە بەڵام پێشمەرگە موچەی 501,000 ئەمن دوو مانگ جارێک ئەلێرە دادەنیشم پێشمەرگە هەفتە بە هەفتە یان 21 ڕۆژ لە دەوامە هەفتەک لە ماڵێ چۆن وەکی خۆم سەیری پێشمەرگە بکەم ئەوەی تریش بەنسبەت ئاخر قسەم تخوا ئاخر قسەم ئەوەیە دیسان هاوڕای برای بەڕێزم کاک جەلال پەرێشانم بۆ لێبوردنی گشتی
خدا بەخشندەیە هەموو جار دەڵێم با ئێمەش میهرەبانیمان هەبێت منداڵ هەنە خەڵکێک هەیە چاوەڕێ ئەوەیە باوکی یان دایکی لە باوەشی بگرێت و ماچی بکات و زۆر سپاس بەڵێ سپاس بۆ بەڕێست کاک عەلی حەمەد ساڵح فەرموو بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان طبعا ئێمە تکایە بە نوێنەرایەتی نەوەزیری سامانە سروشتیەکان نەوەزاری سامانە سروشتیەکان لێرە نین ئێمە بە دوواداچوونمان کردووە لێکۆڵینەوەمان کردووە دواتر نەتیجەی لێکۆڵینەوەکە چوین لەگەڵ وەزارەت مناقەشەمان کردووە خۆزگە ئەو مناقەشەی ئێوە ئەتانبینی چەند بە جددی کردومانەوەی ئێوە ئەیڵێن ئێمە زۆر بەڕوونی پێمان وتووە یعنی حەلەکان زۆر ڕوونن قورسی نەکەین لەگەڵیا کە وتومانەیە قستنی پەروەرانەی دابەشکردنی بەنزین زۆر بەڕوونی ئەیڵێن نۆرماڵ 4 بۆ 4 نوت پێویستە ئێستا لە ناوخوا 3 ملیۆنێ من خۆم پێم وتووە ڕەفیقەکانم پێم وتومە هەڵسە ئێساچین نووسراوە بەنزینی کار بە 890 خۆ ئەم بەنزینی کارە لە دەرەوە نایێت لەکوێ دێ ئەوەیە کە تۆ دەعمیەکەی بە 640 نایدا بە خەڵک لە بۆرسەی هەولێرە بە بازرگانی فرۆشێتەوە و زۆر بەڕوونی پێمان وتون 1 لتر بەنزین لە دەرەوە نایە بۆ نمونە بۆ پارێزگای هەولێر دڵنیا بن نایە کاتەی ناوخۆیە بۆ ناوخۆ بەمە قەنا یعنی ئەو پەڕی وردەکاریمان کردووە تا بگەین بەو نەتیجە کتاب نووساو بۆ سەرۆکی حکومەت بەرز کرێتەوە فەرموون هاوکار بن چاودێر بن هەفتەی ئایندەش باسی کەین ئەم 3 ملیۆنە یەک خرێتەوە دڵنیاتانەکەم یەک خرێتەوە بە 1 سعر بفرۆشێ ناکرێ بەنزینی کار لە شوێنێ 640 بێ لە شوێنێ 900 بێ هەر هەمووشی لە هەولێرا بەرهەمێنێ ئەوەشی کە ئەڵێهی خۆمەوە ئەی پاڵێوم بە برادەران نەزان پێ هیچ کەس نییە خۆی نوتی خاوی هەبێت یعنی لەکی خۆ لە دەرەوەی کڕی لە بۆرسی عالەمیە بێنی نەخێر ئەبێ یە وڵاتە بێت پاڵاوگەی لاناس بەنزین بەرهەم نایەنێ کۆندێنسەیت بەرهەمێنێ کۆندێنسەیتەکە لە پاڵاوگەی کار ئەکرێتەوە بڵاس هەموویمان بە وردەکاری وتووە یعنی دڵنیا بن بستێکمان جێنێشتووە خاڵی دووەم پێمان وتون لەوێ دەرمان کردووە کاکە ئەم حدودانە بکرێتەوە یەکێ تەنکەرێکێنێ یەکێ نیو تەنکەرێنێ یەکێ دوو تەنکەرێنێ لەگەڵ بازرگانەکانە قسەمان کردووە یعنی ئەوە وتومانە ئەگەرم بازگەکان بکرێتەوە چەندێ فەرقەکە 80 دینار 70 دینار ئەم 80 خەرخاو ئەویش مەسەن 100 ئەمە دێتە خوارەوە بە دڵنیایی شەرحی پاڵاوگەکان بەڕێزان ئێمە نابێن پێتانوانە بێ لێکۆڵینەوەمان نەکردووە بەتەنیا ئەگەر بە فول تاقە پاڵاوگەی کار ئیشکا بەتەنیا هەموو پێداویستی کوردستان دابینەکە توانای پاڵاوتنی 175,000 بەرمیلی هەیە ئێستا ئەگەر 25,000 نزیکەی ملیۆنێک بێ 100,000 4 ملیۆنە 150,000 6 ملیۆنە ئەزانین تەکیدمان کردوتەوە ڕوون و ڕاشکاوەڵە لە 25,000 زیاتر ناتوانین یەکیان ئەڵێ تەسیر لە IP نەوتەکەیەکە کوالیەتەکە دابەزێ پێمانی نابێ ئەوی دووەمی ئەمە ئستنتاجی خۆمە وەکو لێکۆڵینەوە بە دوواداچوون لە ماوەی ساڵانی ڕابردووە ئەم نەوتە بە پارەی پێشوەخت فرۆشراوە بەعقل کەواتە ئیلتیزاماتێکت هەیە ئەمەیە دوو سەبارەت بەوەی کاک عەباس لێرە نیەوانە ئێمە زۆر پێداگیریمان لە وردەکاری حەقل کردووە کاک عەباس خەڵکی هەر نەسەن ئەمڕۆ پرسیای تەقتەقم لێ کرد کە کوالیەتی نەوتی تەقتەقێک کرد لە کوالتەوە وتی تەقتەق مرد ئەوەی مامۆستا هەڵەدنی وتی ئەوەنە زەخت کرا تەقتەق سەردەمێ 140,000 بەرمیل بوو ئێستا 5,000 بەرەو نەمانی یەکجاریە چێ لە 2015ەوە من هەموو ساڵێک نامەیەکی کراوام نووسیوەڵم تەقتەق خوشکە بێ لە 80,000 و نووسیمەوە گەشتە 5,000 ئێستا باسیەکەم ساڵێتە دەبێتە 2,000 ئەوە ئێستاش باسم کردووە 1 ملیار دۆلار پێویستە بۆی ئاستی بەرهەمی نەوت 40,000 بەرمیل زیاتر بکرێت کە ئێستا وردە باسیەم ئێمە دیسانەوە تەکیدمان کردوتەوە و بوتومان ئەمە 3 قەرارمان هەیە هیچ تێناچێ کۆی ئەو بەنزینەی لە کوردستان و لە پاڵاوگەی کار بەرهەمێ لەگەڵەوەی عێراقا یەک بخرێ بە 1 سعر بفرۆشێ کەس زەرەر ناکاتیایە هەموو خەڵکیش قازانجەکە هیچ کۆمپانیایەکی زەرەر ناکات پاڵاوگەی قەیوان توانای پاڵاوتنی 40,000 بەرمیل نەوتی هەیە ڕۆژانە پێداگیریمان کردووە ئەڵێ ئێمە نەوتی خاومان نییە بیدەینێ ئێستا عێراقی داتێ بەرمیلێ بە 7 دلار بۆ عێراقە پاڵێوێ ئەویش کۆی منتوجەکانە باتەوە بۆ کەرکووک بە دەعمی دەوڵەت واتە نەوتی خاوی دەوڵەتە 7 دلارەدا بە پاڵاوتن ئەو جا بە 450 دینار و نەوتە سپیەکەی بە مەدعوم و ئەوانە واتە عێراق دەعمی منتوجەکات دەعمی منتوجاتەکانەکە بۆیە دوو پاڵاوگەی تریشمان هەیە ئەوەی دوکان وەستاوە دۆسیەیەکیشیە لە محکەمە 7 ملیۆن دلار یعنی وەستاوە
لا ناسیش لە مانگی دووە قەرارە بەنزین بێ بەڵام ئێمە ئێستا کێشەی پاڵاوگەمان نییە ئەم چوار پاڵاوگەی کوردستان دوو هێندەی خەڵکی کوردستان پێداویستی بەرەمێنن کێشەمانەیە نەوتی خاو بۆ ئەم پاڵاوگە دابین کرێ ئەم قسە دقیقە بێت دراسی هەمووی بکرێتەوە هیچ حکومڕانیە نییە لە دنیا کە ئەڵێن هیچ فعلەن هیچ یعنی من مەشرق إلى المغرب نەوتی خاوتە بێ پاڵاوگە شتە بێ پیشەسازی نەوت نەبێ ئێمە یەک ڕوونمان بۆ شەرحکرۆ هیچ لەسەر حکومەتیش نەکەوێ ئێستا بە نرخی ئەمڕۆی نەوت نزیکەی 15 دلار دەینە بۆری کرێی بۆری 12 دلار داشکان بەراورد بە برێنت ئەم دوانت بۆ بگەڕێتەوە چکە تۆ ئەمانەت کولفەیە ئەو پاڵاوگەی ئیپاڵەوێ لە دەرەوە قازانجت لێوەرەگرێ وانە کەشتێکەش پارەت لێوەرەگرێ گۆڕەپانانە و گومرگ و چی بەس ئەم کولفانەمان بۆ بگەڕێتەوە ئایا نرخی نەوت دانابەزێ بۆیە ئەبێ هەمومان دانیشین ئەم قەناعەتە دروستکەی کە مراجعەیەکی گشتی سیاسەتی نەوتی لە هەرێمی کوردستانە بکرێتەوە یعنی ئەمە کۆی پرۆسەکە بێ مراجع بکرێتەوە ئەگەر نانی تۆ نەوتت هەیە پارێ دەیتە بۆری پارێ دەیتە نەقڵ پارێ دەیتە داشکان پارێ دەیتە کەشتی بۆ ئەوەی بپاڵێورێ بێتەوە و گومرگ و بەگران پاڵاوگەکەی خۆشت بۆ وڵات بۆ عێراقیشکا یعنی وا نەزانی ئێمە پێداگیریمان لەسەر ئەمانە نەکردووە ئێمە گرفتێترمان وتووە ئەمڕۆ و هەموو تا شاهیدن بە تایبەتی ئەوانەی خەڵکی دهۆک و لە هەولێری شێر لە سلێمانی شێر لە تانجەرەوە پاڵاوگە بێمۆڵەتەکان نەوتی خاوی کوردستان سەقەتەکەن بەنزینی لێ بەرەم نایانن ڕۆن و مەوادێکی خراپی گازوای وتمە کاکە لە بریەوەی سەقەتی کە نەم نەوتەخاوە هی هەرچێە لە هەرچۆوە دێ وەرن بیبن بۆ پاڵاوگە باشەکان بابی پاڵێوێ بەنزینێکی ناوخۆت دەسەکەوێ ژینگەکەشت پیس نابێ ئەم هەموو نەخۆشیش نییە ئەمە بۆ گازەواییش ڕاستە ئێستا ئەم دووسێ قەرارە بدرێ کە کولفەی نییە دڵنیا بن تأثیرات لە نرخینەکە من حەزەکەم شەرحێکی غاز بکەین یعنی ئەوە دڵنیا بە ڕۆژ نییە بە دوواداچوون بۆ کەیسی غاز و یەکێ لەم کەیسانە نەکەین بەڕێزان غاز عەقدێکی کۆن کراوە 2006 پێنجە لەگەڵ داناغازە عەقدێکی خراپە کۆی غاز سێ منتوجی هەیە یەکیانەوەی غازی کارەباکەیە بەشی زۆری بە فری ئەمان دەنێ کارەبا بەرەمدێن نزبەیەکی بەپارەیە بەشی دووەمی پێ دێ کۆندێنسەیتەکە ڕۆژانە نزیکە 1700 تەنە ئەمە داناغاز خۆی ئەیفرۆشێ 100% پارە بۆ داناغازە 100% پارەکەی بۆ داناغازە ئیتر لێرە تێکەڵەکرێک لە گۆڕەپانە بێمۆڵەتەکان لە شوێنێکی ترا لەگەڵ مەوادی کیمیاویاچی ئەکرێتە بەنزین ئەبرێ بۆ ئێرانچی ئەمە کۆندێنسێتەکە بووە ئەوەی تر ئەبێتە LPG کە غازی ماڵان و غازی سیارە و ئەوانەیە پێش ئەم ماوە ڕۆژانە 1600 تەن بەرهەمی هەبووە داناغاز تەنی ئەدا فرۆشتوویەتی بە کۆمپانیای یەک بە 310 دلار بەپێ عەقدەکە ئەبێ لە 160 بەپێ عەقدەکەی حکومەت لەگەڵ کۆمپانیا بەکار بهێنرێت بۆ مەدعومی معاملی غازوانە بە سیستەمی تر چۆن دابەشەکرێ من ڕەخنەم لێ هەیە کاکەڵکەوت لێ هەیەی نیمانەچی ئەبێ لە 160ەکەوا بێ لە ماوەی ڕابردووە کە ئەزمەکە دروست بوو بە قەرارێکی حکومەت لە 160ەکەش کراوە بە لە 100 هەولێر 13 سیارە حەسەی بوو کرا بە 20 سیارە ئەمڕۆ ئێمە پێداگیریمان لەمە کردووە معمەلی غازیش خەلەلی تایە وەکو چۆنی نەکایە معمەلی غازە بووە ناڵێن هەمووی ئەوەی وەری گرتووە لە پشتۆ بە توجاری فرۆشتوێتیەوە و ئەگەر نا ئەو هەموو توجاریە لەکوێوە دێ ئەوەکەی تر وتومانە ئێمە وتومانە تاکیدمان کردوتەوە حەسەی معامل بۆ ڕبح نییە چکە 310 دلار کەڕەتی 145 هزاریکە کەڕەتی کولفەی نەقلی کە چیچی نزیکە بێتەوە لە 590 هزارەکە کە درێتە معمەلی غاز ڕبحەکەی لە بازرگانیەکە هەتیڵە منیش 25 میلیۆن دلار پێشەکیم داوەتە داناغاز یعنی وانە زیان بەدوات چوونمان نەکردووە وتومانە ئەو توجاریەشە بێ سعری تیا محدود کرێ ناکرێت بە ملیۆنێک و 900 هزار و چەند بدرێت ئەمە ئەرکی دەوڵەتە بۆ دۆسی خاص سەبارەت بەوەی کە ئێمە پێداگیریمان کردووە ئەمڕۆ من بە شاهدی هەموو برادەران و هەمووی وەکو محامیە وتومانە هەر کۆمپانیایەک هەر شخصێک هەر بەڕێزێک بەپێی ئەو یاسای ئێمە یاسای ژمارەسەی 2021 بەنزین نەوتی سپی یەنێت بە نرخێکرێ ئەبێ مۆڵەتی پێ بدرێ ئەوانیش هیوادارین ئەم بەڵێنە ئەوە لە ڕۆژانی ئایندا دەرەکەوێ ئایا ئەوان جێبەجێیەکەن ئەکرێ ناکرێت چییە وتویانە هەرچێ ئەیەنێت تر مۆڵەتەکەیە بێت تەمانەوێ بە ناوی کۆمپانیاکەوە تەقدیمیکەی من کۆمپانیای فلان داواکەم بڕی 10 میلیۆن لتر 5 میلیۆن 2 میلیۆن لتر مۆڵەتم پێ بدرێت لە وڵاتی فلانەوە ێنم و بەپێ ئەم مەرجانە هەرکێ داوای سەرانەی لێکرا ڕێگری لێکرا دڵنیا بە ئێمە لەگەڵ یا
بۆ وەزارەتە بۆ کۆنگرەی ڕۆژنامەوانیە بۆ هەمووی ئەیکەین بەڵام وەکو لیژنە وەکو ئەو پسپۆڕانەی کە ئاوکارمان و ڕاوێژمان کردوون بنزین ئەبێ لە ناوخۆی کوردستانە حەل بێت نرخی بۆرسەی عالەمی دیارە ئایا ئەکرێ بڵێن ئاڵتون بۆ نمونە لە ئیمارات یا لە سعودیە 300 دلار ئەکرێ لە سلێمانی 150 دلار بێ لە هەولێر نا بۆرسەیە ئەبێت بەیەک حەل هەیە دەوڵەت خۆی پشتیوانیکە کۆنتترۆڵیکە ئەوەی خاڵەکانی تر وتمان حەلێتریش هەیە بەڵێ ئەکرێ یەکێ بیەنێ لەسەر ئەرکی خۆی دامیکە پشتیوانیکە ئەوە شتێکی ترە ینی هەیە ئێوێ خزمەتی گشتیکە بیکە ئەوە شتێکی ترە بەڵام بەسەن بۆ نمونە تۆ ئەمڕۆ ئێران ڕێمان لێگیرا تورکیا ماوەتەوە تورکیا 900 تەنی تا ئەگاتە ئێرە ئەبێ بە 1100 تەن 1100 دلار عفو تۆ 1100 دلار کە ڕەتی 148 هزاریکە دابەشی 1350 لتریکە ئەگەر تێکەڵی مەوادی کیمیاوی و مەوادی تری نەکەی ناتوانانی بە 1200 دیناریش بفرۆشی بۆیە ئێمە لە سەرەتاوە تەرکیزمان کرد با هەموو تەرکیزەکەمان لە ناوخۆ بێ با هەموو تەرکیزەکەمان لەسەر ئەوەیە چۆن پرسیارەکەین ملیۆنەکەی عێراق چۆن دابەشەکرێ ئەوێ پرسیارکەین 2 ملیۆنەکەی تریش چۆن دابەشەکرێ بەڵێ ئێمە وەکو لیژنە بە هیچ شێوەیە قبوڵمان نییە ئەوەی باس کرا پاڵا کۆمپانیا هەبێ بە 640 لە حکومەتی وەرگێ بڵێ بۆ ئەوەی لە بازارە بیفرۆشمە بە 660 بەڵام بڕوا بە بازرگانین بیفرۆشێتەوە بە 880 و بەڵگەشمان لەبەردەسایە و حدودەکان بکەنەوە ئەمە ڕێگای دروستە چی بکەین چی بکەین چی بکەین ئەمە بکەین ئەم سێ خاڵە ئێمە ئێستا ئەمە یاداشتە ئەیکەینەوە یاداشت بەیانی دووبانی بۆ ئەنجومەنی هەرێمی نەوتخواست و ئەنجومەنی وەزیران نەنێن لە کۆبوونەوەی ئایندا قەراری لێ بدرێت تەوحیدی کۆی منتوج تەوحیدی کۆی نرخ 3 ملیۆن ومانەیە ئەگاتە 3 ملیۆن و 200 ئەوانە هەر هەمووی بۆ نمونە بە یەک نرخی شیاو دابەشەکرێت ئەمەمان کرد دوو بازرگانەکان یەکێ لە سلێمانی وێنێ بۆ هەولێر لە هەولێرەوە بۆ سلێمانی لە کەرکووکە وێنێ بۆ سلێمان ئەمەش بکرێتەوە ئەمەش 50 بۆ 80 دینارێ لە منی وەرگرت تەسیرەکە خاڵی سێمی کۆمەڵێک بەنزینخانە بە نرخی پشتیوانی جیاکرێتەوە بۆ پاس بۆ تەکسی ئەم سێ خاڵە هیچ کولفەی نییە بە هەفتەیەکی شەکرێ ئەوەی تر پرۆژە استراتیژیەکەیە کە دەستکەین بە پیشەسازی نەوت و پاڵاوتنی نەوت ئەگەر نا پشت ببەسی بەوەی کە تۆ هەر لە دەرەوە دێت وەڵڵی ئەمە ڕەوان نییە وەڵڵی ڕاست نییە حەل نییە شتێکی زانستی نییە بۆیە من ڕەفیقەکانی تریشم ڕەنگە کاکین من جوابم داوە سعی بۆرسەی عالەمیە نەوتیانی من لە سەرەتا وتومە یەک هەدەفمان هەبووە ئەم لیژنە خۆمان داماڵین لە هەموو ڕێگ و ململانەیەک حەل لە بنچینەیەەکە تەقدیم بکەین حەل لە بنچینەکە ئەوەیە بەنزین لە ناوخۆی کوردستانە حەلە بێت وەک چۆن عێراق نەچووە لە دەرەوە بیەنێت یا بڵێ چ بازرگانی ئێنێ با بیەنێ ئەوانە هاتووە خۆی دامی کردووە لە بێجیەکە لە تەنان عێراقۆتە پاڵاوگەکانی ئێمە بەکارێنێ بۆ خۆی بۆیە ئێمە وتومانە حەلەکە ئەمەیە و هەر کەسێک لێرەوە ڕایەگەێنین وەکو لیژنەکان من وەڵڵا محامی بوو داوای مۆڵەتەکە ڕێگری لێ بکرێ ئێمە وەکو لیژنە وەکو خۆمان کۆنگرەی ڕۆژنامەوانی پشتیوانی هەموو قوتێکی بۆ خەینەبەر بە پێی یاسای ژمارە 3 ساڵی 2021 کە هەمومان دەنگمان پێداوە بۆ ئەوەی باشترین منتوج بێتە بەرەم بەڵێ زۆر سپاس کاک مەم ئەسکەندەر بیرمان چوو بوو وەڵاوەریگرین بە یەک دقەیەوێ قسە کاتێ قسە بکەیت بەڕێ سەرۆکی پەرلەمان هەندێک شت ڕوونبوویەوە قسەم نەداکرد بەڵام بەڕێ سەرۆکە پەرلەمانی از تاکید الاخوان همی حوالت خود کن بو بابت دابشکرنا نفتاسپی سرمالان بونمونه قضا که یا آمدیه یا زاخو دورت به شاخاوی اگر نکات دست به پروسنه تاکیرن ده روجت به تو جلب زحمت بی چون کش و حوال برتیج بچیتن ده دابشکرنا نفت مالان جلب زحمت کویتن برای سروکا پارلمانی گوری وان داد هایت که وزیر سامان سروشتی درونشنا پارلمانی دا آماجه بگیری که پارێزگاه ها دوی که بلندترین رژا برهمینان نفتی الویره یا که 52 ساده لی مخابن سنور پارێزگاه ها دوی که حتی نکد پالاوگه گوری استاندارد پیشکفتی و جهانی نینش برنده داخواز جنابه هوت که این لجنات هایبت مندگل
وزارت سامان سروشتی سرخط بن بونده پالاویه مدرن و الگوی استاندارد جهانی سنور پاریزیا دو که هبن مادام بلندترین رجابر همینان و نفته لوری از زیادتر گرنگی وی مجالی بیدادان یلا اسپاس. باس کاکاو فرمو. بەڵێ سەرۆک پەرلەمان دیارە زۆر باسی چارەسەرەکان کرا بەڵام چارەسەری سەرەکی ئەوەیە ینی کە ئەتوانین وەکو پرسیاریش تەڕەح بکەین دوو پاڵاوگەی سەرەکی هەیە یەکیان لە کەڵەکەەوە ئەوی تریان لە بازیانە پێشتر لەلایەن حکوومەتەوە دروست کرایە ینی پرسیارەکەوێ بۆچی ئێستا ئەمانە کەرتی تایبەتن بۆچی کۆمپانیاکانی حەزب دەستی بەسەر ئەو پاڵاوگانەدا گرتووە بۆ خۆی بەکاری دێنێت و قازانجی لێکە اینجای ئەنی شتێکی تر زۆر سیر کە لە دنیا نییە ئێستا ئێمە داوای بنزین لە عێراقەکەین لە حکوومەتی عێراقەکەین بەڵام لەو پاڵاوگانە بنزین بەرهەم دەهێنرێ بە هەموو کولفەوە دەڕواتەوە عێراق دەڕواتەوە مەبەستم ناوەڕاست و جنوبی عێراق جارێشتر ئێمە داوا ئەکەین بە تێچوێشتر جارێشتر دەگەڕێتەوە بۆ هەرێمی کورسان باشە بۆچی ئەو پاڵاوگانە توانای پاڵاوتنی نەوتیان هەیە بۆ عێراق بەڵام توانای پاڵاوتنی نەوت و بنزینیان نییە بۆ ناوەخۆی هەرێمی کوردستان بۆچی حکوومەت 20 بۆ 25,000 بەرمیل ڕۆژانە تەرخانەکە بۆ پاڵاوگەکان بۆچی ناتوانێت 50,000 تەرخانکە بڕوا بکەن تەنها ئەو نەوتەی کە بە قاچاق بە تانکەر ئەڕوا ئەگەر نەڕواتە دەرەوە بە هەمان ئەوە بێتن بدرێتە ئەو پاڵاوگانە کێشەی بنزین چارەسەرە بێ اینجا یەکێشتر لەو گرفتانە کە چەندین ساڵە هەیە مەسلەی باج و مەسلەی سنوورەکانە کە داخراون کە کۆمپانیا حزبیەکان قازانجێکی زۆر وەرەگرن بۆیە نرخی بنزین گرانە بێ تا دەگاتە هەرێمی کوردستان یعنی پێویستە بە زووترین کات حکوومەت ئەو دەواازانە چەند دەواازە سنووریەکان ئەو دەواازانەی کە ئەو بازگانێک کە لە نێوان ئێمە و عێراق هەیە حکوومەتی عێراقی ئەمانش بکاتەوە و تەساهولات بکە ئاسانکاری بکات بۆ ئەوی بنزین بگە اینجا شتێکی تر ئێستا نەوت بە 86 دلار یعنی نرخی نەوت بەرز بۆتەوە کەواتە داهاتی حکوومەت تێرێمش بەرز بۆتەوە باشە یعنی چی تێچێگەر حکوومەت بەشێک لەو داهاتی خۆی تەرخان بکە بۆ کڕینی نەوت یاخود بۆ سرفکردن لە پاڵاوگەکان بۆ ئەوەی هەم بنزین دابین بکە هەمیش نەوتی سپی دابین بکات بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەزانی لە مانجی هەشتەوە لە چرقەی گەرما بەس یەک دەقەت لە بەڵێ کاک علی حەمە ساڵح بەڕێزان لە لیژنە هیچ قسەتان ماوە وەڵا بەس نەوتی سپیەکە بەڵێ فەرموون باش ئەندام پەرلەمانان بەڕێز لەسەر پرسی نەوتی سپی زۆر برادران قسەیان کرد ئێمە لە ناوخۆی هەرێم پێویستیمان بە 258 ملیۆن لتری نەوتی سپیە طبعا وزارەتی سامانە سروشتیەکان لەگەڵ وزارەتی نەوتی عێراقی بەوە گەیشتن ئیتفاقی بەوەی کە تەمویلی هەرێمی کوردستان بکرێت بە 150 ملیۆن لتر نەوتی سپی بە سێ قۆناغی یەکەم 50 ملیۆن لترە قۆناغی دووەمیش بە 50 ملیۆن لتری پێشەکی دەبێ بۆ ناوچە شاخەویەکان بێن 50 ملیۆن لتری کەش بۆ بڵێن بازنەی دووەم 50 ملیۆن لتری کەشی بۆ مرکز ناو شارەکان طبعا ئەو قۆناغی یەکەم دەستی پێ کردووە وابزانم بە 100,000 20,000 لتر دەستیان پێ کردو قۆناغی یەکەم طبعا ئەمەش هەر بە بەلاش نییە طبعا حکوومەتی عێراقیش هەر نەوتی سپی دەیکڕێ بە 800 لە خەلیج دەیکڕێ بە 800 دینار لتری نەوتی سپی بەسعرێکی مەدعومیش دەداتە هەرێم بەڵام نەقلەکەی لەسرە طبعا هەتا بگەیتە ناو هەرێمی کوردستان تەکلیفەکەی دەکەوێتە 90,000 دینار طبعا لێرەدا بە خۆشحاڵیەوە وزارەتی سامانە سروشتیەکان ئەوەیان دڵنیایان داوەتە ئێمە کە حکوومەتی هەرێمیش بە سعرێکی مەدعوم دەیداتە هاوڵاتیان ئەو بڕە کەمی دەکاتەوە بە 55,000 دینار دەبێ سعری بەرمیلێک یعنی لە 90,000 دەکرێتە 55,000 ئەوەش بە سعرێکی مەدعوم دەدرێتە هاوڵاتیان ئینشاڵڵە بە زووترین کات
ئەم گرفتی نەوتی سپی چارەسەر دەبێت ئەوەی دەمێنێتەوەش طبعاً ئێمە وتمان 258 ملیۆن لتری پێویستە بەڵام ئەوەی حکوومەتی عێراقی بە سعرێکی مەدعوم دەداتە هەرێم 150 ئەوەی باقیەکەشی وعدیان داوت ئێمە کە حکوومەتی هەرێم ینی ئەو بڕی کەماوە بۆ هاوڵاتیان دابینی بکات. بەڵێ سپاس کاک سەرکۆ. بەڕێ سەرۆکی پەرلەمان وڵاهی من بە کورتی حەزم کرد ینی بۆ پەرلەمانتارە هاوپیشەکانمان ئەوانەی کە ئەمڕۆ لەم قاعە باسی ئەو کێشە و گیر و گرفتانە کرا بە ئامانەتەوە ئێمە لەگەڵ وەزیری سامانە سروشتیەکانە هەموویمان باس کردووە بە تەفاسیل بە وردی قسەمان لەسەر هەموو وەزعەکان کردووە بەڵام کێشەی گەورەی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان کە ناڕەزایەتی دەرەبڕێەوە بە بڕای ئێمە ئەگەر ئەم دۆخە بەم شێوازە بەردەوام بێت لە برەوەی پەیوەستە بە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بە کەسێک کە سیارەی پێنیە بە کەسێک کە سیارەی پێ کەسێک کە ئیشی هەیە کەسێک کە ئیشی نییە پێویستە کات ینی کەسێک کە لە ماڵە هەمووی پەیوەستە بە سوتەمەنیەوە بە تایبەتی بنزین و نەوتی سپی ئەوەی کە گلەیەکەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان یان جاری وایە بەراوردێکی جیاواز دەکرێت ئەوەیە کە ئەڵێن لە دەرەوە لە بۆرسا نەوت بەم شێوازەیە یان بنزین بەم شێوازە گرانە ڕاستە بۆرسەی بنزین جیاوازیە بەڵام ئێمە وڵاتێکی هەناردەک ینی هەرێمێکی هەناردەی نەوتین یعنی ئێمە ڕۆژانە 430 بۆ 450,000 بەرمیل نەوت هەناردە بکەین بۆچی ئەم پرسیارە گەورەیە کە خەڵک ینی ناتوانێت قەنەعەت بەوە بکە ئێمە نەتوانین 50,000 بەرمیل نەوتی خاو ڕۆژانە بۆ پاڵاوگەکان دابینکەین کە کێشەی نەوتی سپی وە کێشەی بنزینی چارەسەرەکە ئەمە یەکێک لەو خاڵانەیە بەڵێ بە دڵنیاییەوە بە حەقیقەت کاک عەباسیش باسی کرد و برادرانش باسی کرد بەسێک لەو کێشانەی کە ئێستا لە بواری سوتەمەنی و بنزین و نەوتی سپیا هەبووە کە ئەم پەرلەمانتارە بەڕێزانە باسییان کردووە وەزارەتی سامانە سروشتیەکان بەشێکیان بە ئاشکرا بێمانوت ئاگاداری بەم شێوازە نین بە تایبەتی لە قۆڕەخکاریە لە گرانبوونی ئەو نەوتەی ئەو بنزینەی کە بە 660 ئەدرێتە بازارەکان بە 800 دینارە فرۆشێتەوە کاریان لەسەرەوە کردووە کە بڕیاریان داوە کە لیژنە لەسەرەوە دەربکرێت بە بڕوای ئێمە داوا لە بەڕێز دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەکەم لێرەوە ئەم کێشە کێشەیەکی بەردەوامە یعنی ئەم کێشەیە گەر ئەمە نییە بڵێ باز بکرێت و تێپەڕێ یعنی ناتوانین مسەکین بێت چونکە بەهۆی ئەوەی کە مەحدودە گیرفانی هاوڵاتیان و نرخی بنزینیش و نەبوونی نەوتی سپیش زیاتر نرخەکەی بەرز دەبێتەوە ئەمە کێشەیەکە کە لە هەموو ماڵێکی کوردستانە هەیە پێویستە کات دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی وەزیران بتوان قەراراتێکی ئەمە بە بڕوای ئێمە ئەم بڕیارانەی کە بۆ دابەزینی نرخی بنزین و دابینکردنی نەوتی سپی تەنها ئەوەی کەمت من بۆ خۆم تێگەیشتم وەزیری سامانە سروشتیەکان ناتوانێت دەبێت لە ئەنجومەنی وەزیران یان ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز داوای کۆبوونەوە بکرێت ئەم بڕیاری یەکلایکەرەوە برێ هەم بۆ چارەسەری ئانیەکان کە لیژنەی سامانە سروشتیەکان بە بێلایەنانە پێشکەسی کردووە و هەم چارەسەری استراتیژی دوورخایەن کە بۆی هەرێمی کوردستان تووشی ئەم حاڵەتانە نەبێتەوە ئەمە خاڵێکە داواکەم کە دەستەی سەرۆکایەتی و ئەندامانی پەرلەمانی بەڕێز بە جدی کاری لەسەر بکەن. زۆر سپاس بەڕێزان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان متمانەی بە لیژنەکانی پەرلەمان هەیە هەموو ئەو پێشنیارانە و ئەو ڕاستپاردانەی لیژنەی مختەس لە هەر مەجالێکە ئامادەیەکە پشتیوانی تەواوی دەستەی سەرۆکایەتی لەگەڵە و ئێمە ئەمانەی ئەو ئیزافانەی کە ئەندامانی پەرلەمان کردویانە و پێویستە لەناو راپۆرتەکەتانە هەبێ ئیزافەیکەن تەواوی پشتیوانی پەرلەمانتان هەیە و پشتیوانی سەرۆکایەتی پەرلەمانتان هەیە. کاک مەلاجیات قسەت هەیە فەرموو. ناوی خدا مەزن و دلوان بەڕێز سەرۆکە پەرلەمانی وڵام من دیا سەبارەت قەیرۆنا غازی دەست پێ بکەم هەندێک تشتێت هەین ڕاستی هەندێک ئەزمەیەت هەین نەبدەستێ کەسێکێنە یعنی ئەڤاهات یا ڕیدۆنژی مثلا بەحسێ غازێت کەم کو احتیمالە جەنابەوە هەمی ئۆگەدارە کو vêgavêt bin siyanê veya ku ew jî kêlgeha غازیا قادر کرم
يوالي هاتيكو نسبوي بنيفي برهم تينيتن أفاتش بينا فيتن حتى إن شاء الله 26 يعني صباي تصبح إن شاء الله أفادي بدو ماهيكت وأف كيشة دي شهر سر بيت بس يوم مهم أفيا موك أندام برلمان براستي متمانة هبيت باوري هبيت وقت هندا كابن خلقي بريفت بن ولاتي بريفت بن أفهني دي تشيك نه ما بس أم ترش بين أفاج براستي عادة كنا جوانا نه شهرستانية سبارت بسیار که پارلمانتار هیویدار احمد کری پراستی جی برسوای پیتوی درستایی بیتک والامدان کچاویا کو بله کسا کرد بجید از دشم حتی 10 میلیون لترابین مد بن 500 دادا فروشم بسیارا طبعا مش وزیر سامان سروشتیا کان کر گوتی کسا که وصانه هاتیا کو بیت شخصک ناو کمپانیا که بیجید از دهنده لترائینم از حس کم برای گشتی خره که بدم دیار کرن الدی فیاسا جماره 3 سال 2021 یا کو ناف پانزین هاورده کد دیفوان شروطال دیف اوید بوهاتی ندانان کسی که او صحتا و گاوی جینه هاتیه بوزانین و جنابتا و همین خلق کردستان و زور سپاس کاغ بختیار بله فرمو کاغ بختیار زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی بەحسی زۆر سەرپێچی هاتەکردن کۆچ لە لای هەندێک کۆمپانیە نەفتی یان پاڵەوگا یانیش هەندێک نەفتی خام بە قاچاق دەنێرێت لۆ دەرەوە پێم باشە هەر کەسێکی بەڵگەکی هەبێت لەسەر هەر جێگایەکی چ تایبەت بێت یان حکومی بێت بە لەجنەی ئێمە بدرێت تاکو بتوانن بە ڕێگای خۆمانی تایبەت و وزارەتی سامان و سروشتیەکان بە دوواداچوونی بکەن و وەڵامێ پێویست بەو سەرپێچیانە بدەن زۆر سپاس بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵایی بۆ بەدواداچوونێکمان کرد بۆ قسەکانی کاک حاجی هەڵکەوت تایبەت بە معاملەکانی غاز قسەمان لەگەڵ بەرهەمەنەوتیەکانی سلێمانیا کرد دەڵێ پێشووتر زیاتر لە معاملەکان زیاتر لە پشکی خۆیان وەرگرتووە بۆیە سەر لە نوێ دابەشکردنمان کردوتەوە زیادەکەمان بڕیوە بۆ دابینکردنی پێداویستیەکانی خەڵک چونکە معاملی غازەکان ئەو بەشەی کە لایەن بووە بە گران فرۆشتویانەتەوە لەم کاتەیشا کە گرانی و نەبوونی غاز لە هەرێمی کوردستانە هەبووە لە ناوچەکانە هەبووە ئەمە بۆ چارەسەرکردن بۆ ئەو زیادانە بڕاو زۆر سپاس بەڵێ سپاس بەڕێزانن دامانی پەرلەمان کۆتایی بە دانیشتنەکەمانێنین بەیانی سەعات 10:09 دادەنیشین